سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵین لەگەڵتانین بۆ ڕووماڵکردنێکی تایبەت کە سەبارەت بە متمانە بەخشینە بە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیارە کاتژمێر سێی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان متمانە ببەخشێتە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە ڕۆژی 21 ئەیلولی ساڵی 2013 بەڕێوەچوو بەهۆی ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و ڕێنەکەوتنی هێز و لایەنە سیاسەکان پێکێنانی کابینەی هەشتەم 270 ڕۆژ دوای ئەو هەڵبژاردنە پێگات واتە ئەمڕۆ دەکاتە 270 ڕۆژ پاش بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە مێژووی 22 ساڵەی حکومڕانەتی کوردی لە هەرێمی کوردستاندا یەکەم جارە پێکێنانی کابینەی بەو جۆرە درێژە بکێشێ. کابینەی هەشتەم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی کە جێگرەکەی قوبا تاڵەبانیە بریتیە لە 19 وەزیر و 3 دەستە. دیارە ناوی کاندیدەکانی کابینەی هەشتەم نێچیروان ئیدریس بارزانی سەرۆکی حکوومەتە، قوبا جلال تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت، کەریم شنگالی وەزیری ناوخۆ، عەلی سندی وەزیری پلاندانان، ئاشتی هەورامی وەزیری سامانە سوشتەکان، نەورۆز مەولود وەزیری شارەوانی کە تاکە کاندیدی ژنە بۆ وەرگرتنی ئەو وەزارەتە، پشتیوان سادق وەزیری پەروەردە، مستەفا سەید قادر وەزیری کاروباری پێشمەرگە و ڕێباز محەممەد وەزیری دارایی و ئابووری، یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی، دەرباز کۆسرە ڕەسوڵ وەزیری ئاوادانکردنەوە، ڕێکەوت حەمەڕەشید وەزیری تەندروستی، سەلاحەدین بابەکر وەزیری کارەبا، نەسرەدین سەعید وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی، خالد دۆسکی وەزیری ڕۆشنبیری و لاوان، محمود حاجی ساڵح وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان، ساماڵ سەردار وەزیری بازرگانی و پیشەسازی، کەمال موسلیم وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی، سینان چەلەبی وەزیری داد، جۆنسۆن سیاوش وەزیری گواستنەوە و گەیاندن، عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوە ئەویەکان، دەستەی ژینگە، عەبدوڕەحمان عەبدوڕەحیم دەستەی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، فاتح سەنگاوی هەماهەنگی نێوان پەرلەمان و حکوومەت، محەممەد هاودیانی. لە کابینەی هەشتەمدا 5 وەزیری پێشوو لە شوێنی خۆیان ماونەتەوە کە بریتین لە کەریم شنگالی، ئاشتی هەورامی، ڕێکەوت حەمەڕەشید و جۆنسۆن سیاوش. دیارە بەڕێزان پێش ئەوەی کە ڕووماڵکردنەکە دەست پێ بکەین ئێمە پەیامێکمان لەبەردەستدا کە پەیامی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ هێزەکانی پێشمەرگە بەهۆی ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە ناوچەدا ڕێنراوەکان دروست بووە. دیارە پەیامەکە گەر وەک خۆی بخوێنینەوە بەناوی خودای بەخشندە و میهرەبان بەهۆی ئەو بارودۆخی ئێستا لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق هاتوۆتە ئاراوە و بۆ بەرگریکردن لە سەر و ماڵی هاوڵاتیان و پاراستنی دەستکەوتەکانی گەلی کوردستان داواکارم هەموو لایەک بەو پەڕی بەرپرسیارەتیەوە پاڵپشت و هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان بن. داوا لە هەموو ئەو پێشمەرگە قارەمانانە دەکەم کە لە قۆناغی خاننشینی خۆیاندان بە مەبەستی پشتگیری و پاڵپشتیکردنی هێزەکانی پێشمەرگە و خۆ ئامادەکردن بۆ هەموو ئەگەرێک پەیوەندی بەو شوێن و بارەگایانە بکەن کە پێشتر تێیدا خزمەتی گەل و نیشتیمانەکەیان کردووە. بۆ ئەم مەبەستە پێویستە وەزارەتی پێشمەرگە و یەکە فەرماندەیەکان ڕێشوێنی گونجاو بۆ ڕێخستن و دابشکردنی ئەرکەکانیان بگرنە بەر. داوا لە جەماوەری سەربەرزی کوردستان دەکەم کە هەر کەسە و بەپێی توانای خۆی هاوکاری و پشتیوانی پێشکەش بە پێشمەرگەی کوردستان بکەن. لێرەدا هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان لەوە دڵنیا دەکەمەوە کە بە پشتیوانی خوا و ئێرادەی ئێوە هێزەکانی پێشمەرگە وەک قۆناغەکانی پێشووی خەباتی گەلەکەمان بەهێز و بڕوا بەخۆبوونەوە ئامادەی بەرگریکردنن لە کوردستان و بێگومان ئایندەیەکی گەش و پرشنگدار چاوەڕوانی گەلی کوردستانە. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان 18 شەشی 2014. بەڕێزان بەردەوامین لەگەڵتان بۆ ڕووماڵکردنێکی تایبەت سەبارەت بە متمانە بەخشین بە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا CV ئەو وەزیرانەی کە کاندید کراون ئامادەیە با پێکەوە بیان بینین.
بەڵە بەرەزان بۆ قسەکردن لەسەر پێکێنانی کابینی هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستان پاش 270 ڕۆژ لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ئەحمەد میرە ڕۆژنامەنووس لە ستودیۆی NRT میوانە بەخێر بێ کاک ئەحمەد. پاش 270 ڕۆژ لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ئەمڕۆ بەرگارە کاتژمێر سێ متمانە ببەخشرێت لەلایەن پەرلەمانەوە متمانە ببەخشرێت بە کابینی هەشتمی حکوومەت. قسەی تۆ چیە لەوبارەیەوە؟ تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی هەشتم پاش 9 مانگ تشکیلکردنێکی ئیفلیجە و ئەتوانم وای ناو بنم تشکیلکردنێکی ناچاریە. ئەگەر کابینەکانی پێشوو پێویستیان بەکار نەبوو بێت دابشکردنێکی 50 بە 50 بوو بێت لە نێوان پارتی و یەکێتیدا، ئەوە ئەم پێکێنانی کابینەی هەشتم سەرڕای دابشکردنە ناسروشتیەکەی پێکاتنەکەشی پێکاتنێکی ناسروشتیە. ئەبینین حکوومەت لە دوای هەڵبژاردنەکان لە دنیادا کاتێک هەڵبژاردن تەواو بێت هێزە سیاسیەکان گفتوگۆکەن لەسەر بەرنامەی حکوومەت. اینجا دوای ڕەخستنی بەرنامەی حکوومەت گفتوگۆ کرێت لەسەر دیاریکردنی کاندیدەکان بۆ پۆستە وزاریەکان. بەڵام ئەوەی لە کوردستانە هەیە نۆمانگ هێزە سیاسەکان خەریکی ناوی کاندیدەکان و یەکلاکردنەوەی شەخسەکان بوون بەبێ ئەوەی کە قسە لەسەر بەرنامەی حکوومەت بکرێ. ئەبینین ئەو لیژنەی کە دانراوە بۆ دیاریکردنی یا بۆ ئامادەکردنی بەرنامەی کابینەی هەشتم تا ئێستا یەک کۆبوونەوە ئەنجامداوە بەبێ ئەوەی کە بەرنامەی ئەم حکوومەتە دیار بێ کە چۆن و چی ئەکرێت. خاڵێکی تر ئەو کاندیدانی کە پێشنیاز کراون بۆ وەرگرتنی وەزارەتەکان بەداخەوە ڕاستە پۆستی وزاری پۆستێکی سیادیە و تەمسیل لە ڕای حیزبەکانەکە، بەڵام دەتوانم بڵم لاواسترین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت. هەموو ئەوانەی کە پێشتر بەڕێستان سیڤەکانتان بڵاو کردەوە بەشی زۆریان بەکارلەرۆسیان لە زانستە سیاسیەکان و واتە پەیوەندیان بە پسپۆڕی تایبەتمەندی خوارد. ئەگەر وایە کاک ئەحمەد بۆ پێت وایە ناچاری ئەم ناچاری لە چیەوە مەبەستت؟ ناچاری لەبەر دۆخی ئێستای ئەو ناوچانەی کە پێکدادانی تێدا یان ناچاری لەبەر دواکەوتنی پێکێنانی حکوومەت؟ دێنە سەر مەسەلەی کاردانەوەکانی هاتنی ناچارەکە بوو تێنەگەیشت. بەبستم بەشێکی ئەوەی کە پەیوەندی بە هاتنی داعش و دروستبوونی بارودۆخەکە و تێپەڕاندنی ئەوە حاڵەتێکی ترە. مەبەست لە بەکارهێنانی کابینەی ناچاری زاراوەی کابینەی ناچاری ئەوەیە کە هێزە سیاسیەکان ناتوانانی ڕێ بکەون لەسەر ئەوەی کە هێزی براوە توانای پێکێنانی حکوومەتی زۆرینەی هەیە یاخودنیەتی واتە دۆخی سیاسی هەرێمی کوردستان یارمەتیدەر نییە بۆ ئەوەی کە دیموکراتیەت بە فۆرمە سروشتەکەی خۆی تێپەڕێت. چونکە ئەبینین پێشەوەی کە هەڵبژاردنەکانی حوزەیران بێتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا باسی لەوە کرد ئەگەر بێت و قەبارەی ئەو لە ناو حکوومەتە قەبارەی ئەو لە ڕووی مێژووی و سیاسیەوە لەبەر چاو نەگیرێت ئەوە ئەو ئامادە نییە بەشداری حکوومەت بکەوە سەلامەتی حکوومەتی داهاتوش ناپارێسێ زمانەتێک نادا بۆ سەلامەتی حکوومەتی داهاتوەکەوتن بۆ لە نێوان هەموو لایەنانی کە ئۆپۆسیۆن بوون ئەوانی کە دەسەڵات بوون ئێستاش دەسەڵات. خراپی حکوومەت کابینەی هەشتم لە ئەم خاڵەیە کە بەڕێزێ دەیڵێ حکوومەتی کە بێ ئۆپۆسیۆن بێ واتە هەڵمەژینی هەموو هێزەکان بۆ ناو حکوومەت بەبێ ئەوەی کە هێزێکی سیاسی لە دەرەوە مراقبەی سڵتە بکات و پێگەی هەبێت ئەمە کارێکی خراپە. لە ساڵی 1992 ینی لە تەمووزی 94 حوتی 1992 کە یەکەم کابینەی حکوومەتی هەرێم تشکیل تا ئێستا 19 حوزەیرانی 2004 کابینەکانی حکوومەتی هەرێم ئۆپۆزیسیۆنیان هەبووە. قەبارەی ئۆپۆزیسیۆنەکە بچووک بوو بێت یاخود گەورە. بۆ نمونە بەدێژای تا دروستبوونی بزوتنەوەی گۆڕان وەک هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن چاپەکان و ئیسلامیەکان ئۆپۆزیسیۆن بوو. قەباران چەند بووە چەند نەبووە کەم تا زۆر هێزەکان لە دەروی حکوومەت هەبوون و ڕخنیان لە سیاسەتی حکوومەت و ئەدای حکوومەت گرتووە. تا حکوومەتی بێ ئۆپۆزیسیۆن حکوومەتێکی ئیفلیجە لە بنەڕەتە چونکە ململانەی تیان نامێنی واتە ململانەی پێ 4 ساڵێکی ئیفلیجە بۆ حکوومەت هەر تشکیل بوونەکەی ئێمە ئومێد ئەەکەین. یەک خاڵی زۆر گرنگکەیە پێشەوەی وەڵامی بەڕێست بەمەوە چونکە ئێستا عێراق و هەرێمی کوردستان لە بەردەم گۆڕانیشی ئێجگات گەورەدا. من پێم وان نییە ئەو بارودۆخەی کە دوای هاتنی داعش و هاتنە ناوەی هێزەکانی سونە و زوێن و بوونەوەی خۆڵەمێشی باس لە عێراقا
بارودۆخی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی وەکو خۆی بمێنێتەوە لەبەرەوە ئەو مەسلەیەکی ترە ئایا ئێمە باز لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەین لە واقعی ڕابردوویدا ئەگەر لە واقعی ڕابردووە سێریکەم حکوومەتێکە ناتوانێت قەبارەی خزمەتگوزاریەکان بۆ پێی پێویست لەبەر چاو بگرێت بەڵام دوو خاڵی زۆر گرنگ هەیە ئێستا کە کابینی هەشتم تشکیل لەبێ خاڵی یەکەم مەسەلەی هەناردەکردنی نەوتە کە کاریگەری ئەبێت لەسەر پێگەی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان و مەسەلەی هاتنی داعش و گەڕانەوەی پێشمەرگە بۆ دوا پنتی ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان کە ئەم دوو پرسە بە بۆچوونی من نەک خەریتەی سیاسی لە عێراق بەڵکو خەریتەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕەوە پێگەی کوردیشە دەخاتە بەردەم چ بەرپرسیاتێک 4 ساڵی داهاتووی حکوومەت کە 4 ساڵ کەمترە بە پێ ئەو کاتی کە ڕۆشتووە ڕەنگە 3 ساڵ و 3 مانگ ئەم کاتەی کە لە بەردەمی حکوومەتدایە ئەم گۆڕانی کە تۆ باسێکی ئەم گۆڕی نەشە سیاسی عێراق و ئەگە هەرێمی کوردستانیش بگرێتەوە بۆی کاریگەری لەسەر ناوچە دابڕێنراوەکان هەیە حکوومەت دەخاتە بەردەم بەرپرسیاتیەک کە پێت وایە لە ئەستۆی دایە کە بتوانێت ئەو بەرپرسیاتی هەڵبگرێت یاخود نا کاک شوان لێرە دوو حکوومەتی هەرێمە بێ وێرا بکە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق لە چوارچێوەی سیستەمی فدرالی دەوڵەتی اتحادیدا یاخود حکوومەتێک دروست دەبێت لە کوردستانی عێراق کە ڕسمی و حکوومەتێکی دانپێنراوی نێودەوڵەتیە چونکە ئەوەش یەکێکە لە ئەگەرەکان وردە ئاماژەکانی دیارە ئێمە لە بەدەم دوو احتیمالان احتیمالی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خوا نەخواستە پێگەکانی بچووک بێتەوە و ئێمە لە یاری داعشە دۆڕاو بین هاتنی داعش و بەهێزبوونەوەی سونە و گەشانەوەی خۆڵەمێشی باسە ئەوسا حکوومەتی هەرێم بەم قەبارە و بەم توانستە کارژێڕی و سەربازی و سیاسی نامێنێتەوە یاخود ئەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان یا ئەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ یا تەجاوزی فدرالیەکە بۆ کۆنفدرالی بە بۆ چوونی من لەم دوو ئەگەرە تێناپەڕێت من پێشەوەی بچمە لای پەیامێرمان شێماجاف لە هەولێرەوە بۆ گەیاندنی دوا زانێرەکان لەباری دانیشتەکەەوە دەمەوێت بە یەک ڕستە پێم بڵێ ئەو بە ناچاریە مەبەست ئەو بوو دۆخی ئێستا عێراق ئەو ناچاری دروست کرد بۆ پێکێنانی ئەم کابینەیە تەدەخلی ئیقلیمی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران زۆر بەڕاشکاوی ئێڵێم کابینەیەکی ناچاری دروست کرد بۆ هەرێمی کوردستانی عێراق بەڵێ دواتر دێنە وڵات بەڵە بەرەزان وەک ئاماژمان پێدا وەک هەموو لایەنەکانیش پێشتر ئەویان ڕاگەن بوو کە کاتژمێر 3 بڕیارە دانیشتەکە دەست پێ بکات بۆ متمانە بەخشین بە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێم ئێمە دەچینە لای پەیامێرمان شەیماجاف لە پەرلەمانی کوردستانەوە شەیما دوا زانێرەکان ئایا ئێستا مەراسیمەکە دەست پێ کردو یاخود نا بەڵێ شوان وەکتۆ ئاماژە پێدا کە بڕیار بوو کاتژمێر 3 ڕێک دانیشتەکە دەست پێ بکە لە ئێستاە وەزیرە سەرجەم وەزیرەکان هەروەها سەرۆکی ڕاستپێدرا و جێگەکەی لێرە لەناو پەرلەمانی کوردستان ئامادەن ڕەنگە پێنج خولەکێکی کە دانیشتەکە بەڕسمی دەست پێ بکە بەرنامەی کاری دانیشتەکەیش بەو شێوەیە لە پێشدا متمانەدانە بە کابینەی وەزاریەکانی هەرێمی کوردستان پاش خوێندنەوەی ناوی وەزیرەکان لەلایەن سەرۆکی ڕاستپێدرا و هەروەها بەرنامەی بەرگەی دووەمی دانیشتەکە بریتیە بێت لە سوێند خواردنی سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەتی بۆ کابینەی هەشت دواتر بەرگەی سێمە خوێندنەوەی بەرنامەی کابینەی هەشتەمە کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە شێوای وتار پێشکەش ئەکرێت و تر ئەو کات پەرلەمانتاران دەنگەدەن بە بەرنامەی کاری کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمەوێ ئاماژە بەوە بدەم لە ئێستا لەگەڵ ئامادەبوونی سەرجەم پەرلەمانتاران هەروەها وەزیرەکان و سەرۆک و جێگیری ڕاستپێدرا و هاوڵاتیانیش لێرە ئامادەن بەشێکیان ڕۆیشتونەتە ناو بینای پەرلەمان واتە لەسەرەوە لە قاتی سەرەوەی پەرلەمان دانیشتنەوە بەشێکیشان لەگەڵ ڕۆژنامەنووسان تیمی ڕاگەیاندکاران لە هۆڵی میدیا لەناو پەرلەمان چاودێری داهاتوون بۆ ئەوی چاودێری دانیشتنەکە بکەن. بەڵێ شەیما ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا ڕای پەرلەمانتارەکان چییە هیچ زانێریەکیان دەرکان لەبارەی ئەوەی کە پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت بەتایبەتی ئەمە پێشتر لە گەشتی کاتژمێر 11دا تۆش ئاماژەت بۆدا کە بڕیار بوو ژنە پەرلەمانتارەکان هەڵوێستیان هەبێ بەڵام ئێستا یەکێک لە لایەنەکان کاندیدێکی ژنی هەیە بۆ وەرگرتنی وەزارەتێک ئێستا ئەوان چی دەڵێن پەرلەمانتارە ژنەکان
بەڵێ شوان لەگەڵەوەیە لە ئێستا بۆ کابینەی هەژ تەنها یەک وەزیری ژن هەیە کە ئەویش بۆ پۆستی وەزارەتی شارەوانیە وەک بەشێک لە پەرلەمانتارانی ژن بۆ ئێمە قسەیان کرد بەشێکیان دەنگ ئەدەن بەو کابینەیە کە پێشووتری ڕایانگەاند بوو کە دەنگ نادەن ئەگەر بێت و کاندیدی ژن نەبێ بەڵام وا دیارە بەشێکیان ڕازین بەوەی کە لە ئێستای یەک ژن هەیە لە کابینەی هەشت و بەشێکی کەیشیان سوورن لەسەرەوەی کە دەنگ نادەن بە کابینەکە بەهۆی ئەوەی تەنها یەک ژن کە ئەویش کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە بۆ پۆستی وەزارەتی شارەوانی و بەشێک لە بەڵێ شوان بەڵێ گوێم لێتە شێمە بەڵێ بەشێک لە پەرلەمانتارانی ئەو بە شێوەیەکی گشتی سەرجەم فراکسیۆنەکان دەنگ بە بەرنامەی کاری پەرلەمان و هەروەها سەرجەم ئەو وەزیران ئەدەن کە کاندید کراون بەڵام لە نێو پەرلەمانتارەکانە هەیە کە دەنگ نادات بە وەزیرێکی دیاریکرا و ئیتر لە هەر یەک لە لایەنەکان بێت. بەڵێ شێمە ئەگەر ئێستا پێمان بڵێ ئێستا دانیشتەکە چی ڕوودەدات چی دەگوزارێت لە ناو پەرلەماندا ئێستا پێمان بڵێ چی ڕوودەدات زۆر بە کورتی بەڵێ لە ئێستا دانیشتەکە دەستی پێکردووە پاش کەمێکی کە ئێمە هەوڵەدەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەخی دانیشتەکەتان بۆ بگوازینەوە. بەڵێ سپاس بۆ شەیما جاف پەیامێرمان لە پەرلەمانی کوردستانەوە. بەڵێ بەرەزان بۆ درێژەدان بە گفتوگۆکردن لەبارەی متمانە بەخشین بە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەئوف سەعید شارەزای ئابووری لە ستۆدیۆ میوانە بەخێربی کاک ڕەئوف چی دەڵێ لەبارەی پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم لە پاش 270 ڕۆژ لە دواکەوتنی وەلاوە یڵم ینی کابینەیەکە لە ڕاستیە دواکەوتووە وایە ینی بەو شێوەیە دوا نەکەوتە شتێکە ینی ماوەیەکی دوور درێژ چاوەڕێ بکەین معنایە کەواتە ینی ینی هەڵبژاردن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریشەوە تەمانەوە گەێنێت تۆ حکوومەتێک ئەو شتانی کە کردوێتی ئەو کاروبارە ئابووریانێکەوە ئەنجامی داوە هیچ پێشینەیەکی یاسایی نییە هیچ بنەمایەکی یاسایی نییە ینی دەستکراون نییە لە ڕووی یاساییەوە چۆن ئیش و کارەکانی کردووە کەس نازانێ بە شێوەیەکی کەیفی لە خۆیانەوە بەبێ ئەوەی کەوا یعنی مەسەرەن چوارچێوەیەکی یاسایی دانرابێ بۆ ئەو ئیش و کارانی کەوا حکوومەتێکە لە ڕووی دارایی کاکڕۆ پێش ڕووداوەکانی پارێزگای نینەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەو ئابلۆقە ئابووری کە دروست بوو لەسەر هەرێمی کوردستان دواکەوتنی موچەی فەرمانبەران نەهاتنی بودجەی هەرێمی کوردستان ئێستا پێکهێنانی ئەم کابینەیە دەتوانێت ڕوبەڕووی ئەم قەیرانە بێتەوە کە قەیرانی نەبوونی بودجەیە نەبوونی موچەیە یاخود داکەوتنی موچەیە خۆی بۆچی گلەی لە خەڵکی ترکەن چکەم قەیرانە حکوومەتی هەرێم خود دروستی کردووە خۆی بە پێی دروست کردووە خۆی دروستی کردو چکە بە پێی حەقی دەستوری هەرێمی کوردستان لە سەدا حەفدەی داهاتی نەوتی عێراقی هەیە بە تەمانە بێ ئەوش ملتەزم بێ هەندێت پێداویستی هەیە کەەوە حکوومەتی هەرێم لە چوارچەوەی عێراقی فیدرالیە کە کاتێک کارەکات هەرێمێک نابێت سەرپێکی یاساوی دەستوری بکە ئەم کابینێت توانای ئەوەی هەیە کە ڕوبەڕووی ئەم قەیرانە بێت و بەتابەتی ئێستا بەرپرسیاتی تر هاتوۆتە پێشەوە یارمەتیدانی هێزی پێشمەرگەیە لە ڕووی مادیەوە و هاتنی ئاواری زۆرە بۆ هەندێک لە پارێزگاکانی ئەمە هەموو قورسایی دروست کردو لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان قورساییکی ئابووری قورساییکی ئابووری ئێجگار گەورەی دروست کرد چکە شەڕ پێویستی بە پێداویستیە پێشی بە تەقەمەنی هەیە پێویستی بە گواستنەوە هەیە پێویستی بە کەلوپەل هەیە ئەم کابینە لە توانایدایە ئەم کابینەیە طبعاً قورسە شتێکی زۆر قورسە بەس ئێمە تەمان وەک شتێکش هەیە ئێمە نازانین لە ڕاستیە توانە دارایەنە ڕاستەقینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چێنێکە لەوانەیە لێشاوێ لە پارە هەبێ بەس ئێمە نازانین تەمە لەوانەیە ئەو پێداویستیانەی دابین کرێت ئەگەر بێت و کەرەم بکەن و دەری بێنن ئەوە شتێکە ئەگەر ئەو ئیمکانێتی وەکو ئاشکران کردووە بەوەی کەەوە ئاشکران کردو تەمان ئیمکانیەتیان نییە چکە ئێمە هیچ نازان هیچ خەزینێ هەبێت لە پارە ئایا هەیە جوابەکە ئەڵێن نییە بەس نازانم هەیە یاخود نییە ئەو پێداویستە داراییانی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە سەری ساڵانە تقریبان پێشتر 15 میلیارد دلاری لە بەغداوە بۆ هات ئایا ئەو تۆزە هەناردەکردنی نەوتە کە ئینێریت دەرەوە ئێستا ڕۆژانە 120,000 بەرمیل نەوتە ئەو 120,000 بەرمیل نەوتە خۆ هەموو پارەکەشی وەرناگری بۆ معلوماتی خۆت یعنی 105 بۆ قەرەبووکردنەوەی زەروزیانی کۆیتە چێ لە دوای ئەوەی ئەمێنێتەوە لە 183 دانرێت لە بانکی هەڵکە لەوەی کە ئەمێنێتەوە داوان تورکیاش حەقی
ترانزیتی ئەو بۆریە نەوتەکەی پیاچێ باشە کاگڕەوە بەڵێ دینە وڵات ئەیاز کەرم پەیامبێرمان لە دوهۆکەوە لەگەڵماندا بەڕێزان ئەیاز هاوڵاتیان چی دەڵێن لەبارەی پێکێنانی کابینی هەشتەمی حکوومەت ئەیاز گوێت لێمە ئەیاز ئەگەر گوێت لێمە ئەیاز بەڵێ دێنەوە لە دیارە گوێ لە دەنگم نییە پەیامبێرمان لە دهۆکەوە کاک ئەحمەد ئاماژت بۆدا کە ئەم حکوومەتە هیچی پێ ناکرێەوە کاگڕئوف لە ڕووی ئابوووریەوە شیکردنەوەیکی بۆ کرد ئەم قەیرانانی کە لە ئێستاوە دروست بووە ئەم هەندێک پێی وایە مەترسیەکە بۆ سەر هەرێمی کوردستان وا لێکی دەداتەوە ئێستا ئەو ناچاری کە باست کرد دۆخی ئێستا عراق هێناوێتێ پێش وە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم چارەسەرکردنی چەند کێشەیە و چەند قەیرانە هەندێک جاریش والیەکی دەنەوە جەنابشت ئاماژت بۆدا کە تەداخلی ئیقلیمی هەبوو بۆ پێکێنانی ئەم کابینەوە قۆتەڵی ئەوەی کە لەمە دووە لە عێراقا ڕوەدا ڕووداوگەلێکی سیاسی ئەجگار ئاڵۆزە کە نەکێ حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بەڵکو ڕەنگە جیهان بەخۆی و سەرقاڵتە بەداخەوە ڕەنگە عێراق لەمە دووە شایەتی شەڕێک بێت لە شەڕی سووریا و لیبیا و میسر کەپتر نەبێت کە پێویستی بە گۆڕانکاریشی گەورە هەیە و پێویستی بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دووربەوداتر مامەڵە لەگەڵم قەزیەدا بکە بەڵام بەداخەوە گە سەیری ڕابردوویم حکوومەتە بکەی حکوومەتێک نەبووە ستراتیژێتی سیاسی هەبێت تا ستراتیژێتی سەربازی هەبێت واتە ئێمە تا ئێستا کە ئیدارەی ئەم ناوچەیە دراوە ئیدارەیەک بووە بە پێی میزاجی تایبەتی لە چوارچێوەی جێبەجێکردنی بەرژەوەندی هێندی هێزی ئەقلیمی هاتۆتە پێشەوە ئەنگینا ئەوەی کە لە عێراقا هەیە لە قووەتی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە مواجهەی بکات لە کاتێکا ئێمە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لە ڕووی تێگەشتنیان بۆ داعش و چۆنێتی مامەڵەکردنیان تێگەشتنی جیاوازیان هەیە هێندێک لە هێزەکان بەداخەوە داعش بە هێزێکی نۆرماڵە زانت و پیان وایە ئەم هێزەوە کە هێزێکی تر دەتوانێت مامەڵی لەگەڵا بکەی ئەمە خەتەرە و هێندە هێزی تر لە ژێر فشاری وڵاتانی ئقلیمیە ڕۆژانە و شەوانە شەڕی داعشەکە بەبێ بزانێت داعش چۆن هاتۆتە عێراقەوە چۆن ئەم هێزە لە هێزێکی بچووکی چەند چەکداریەوانێ سێ چوار پارێزگای هەستیاری عێراقی کۆنتترۆل کردووە هەڕاشی کۆنتترۆلکردنی بەغداکە و حکوومەتی عێراقی توانایی چارەسەرکردنی ئەم هێزەی نییە ئایا ئەمە هێزێکی ئاوای قاچکێکە و لەخۆوە لە ناوجەرگەی عێراقا هەڵتۆقیوە وەکووتم تێگەیشتنی یاخوددانانی استراتیژیەکی سیاسی و سەرباسی بۆ مواجهەکردنی ڕووداوەکانی داعش و کاردانەوەکانی لەسەر هەرێمی کوردستان لە قودرەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە قودرەتی ئەو تێگەشتنە سیاسیە نییە کە ئێستا ساکردێت بەڵام هەمیشە حکوومەتی هەرێم و نێچیروان بارزانانی سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ دەدا کە دەیوت ئێمە پێشبینی ئەم ڕووداوامان دەکرد بە تایبەتی پێشبینەکانیان بە لایەنە عراقیەکانیش بە حکوومەتی عراقیش وتبوو بۆ پێت وایە هیچ استراتیژێک نەبووە بۆ لەوەتای ڕووداوەکانی پارێزگای نێینەوە هاتۆتە پێشەوە و داعش وەکو هێزێکی ئێرهابی مەترسیدار وەکو دراوسێکی قێزەون لە بن باخەڵی هەرێمە هەڵتۆقیوە هەموو سەرکردنە کوردەکان ئەڵێن ئێمە پێشبینیمان کردووە ئەو لە دوانەی بەڕێزە دەیڵێ وەزیری پێشمەرگەی پێشوو پارێزگاری کەرکووک لە پرساوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی وتە بێژی پارتی نێچێرەوان بازیانی هەموو ئەڵە پێشبینیمان کردووە و حکوومەتی عراقیشمان لەم ڕووداوانە ئاگادار کردوێتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەمە ڕاستیە ئەمە ڕاستێکی سیاسی و ئەمنیە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو ڕووداوانە چی بوو و ئەتوانێت چی بکات یاخود بە جۆرە لە جۆرەکان زەمانەتی کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسەکانی کەمتەرخەم بوون لە پاراستنی ژیانی ئەو هاوڵاتیانەی کە لە مووسڵ و لە شوێنەکانی تری پارێزگای نینەوە و لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک ژیانیان لەدەست ئەگەر ئەوان زانیاریان هەبوو پلانی تایبەتیان هەبوو ئەتوانی هاوڵاتیانی و ناوچانش بە پارێزین و ئەتوانین پلانێکی تۆکمان هەبێ بۆ کۆنتترۆلکردنی ئەو ناوچانەی کە هاتۆتە پێشەوە لە کاتێکا کە ئێمە ئەزانین هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان لە معالەجەکردنی قەزەی داعش و دەرهاویشتەکانی کۆڵەوارە لە ئاستی ئابووریە کە توانای نییە ئەو داوای کۆوە هەر هێزێکی سیاسی جەنابی دکتۆر دەزانێت و هاوڵاتیانیش دەزانن هەر هێزێکی سەربازی لە کاتی ئەزمە داوای لە دەرەوەی خۆی
و داوای ئەوەی کە بەلاغی بەڕێزت بخێتەوە پێش ئێستا جۆرەکە لە نەفیری عامی پێڵێن لە ڕووی سەربازیەوە بانگە گەوازیەکی گشتی بۆ ئەوەی کە خەڵی لە ئامادە باشیە بێکەواتە تۆ لە ڕووی ئابوووریەوە ئیستعدادت وەرنەگرتووە لە ڕووی سەربازیشەوە بە هەمان شێوە من پێت ئەڵێم کاک شوات لە مووسڵ داعش سەلامەتە لە ناوچەکانی پارێزگای مووسڵ لە ناوچەکانی کەرکووک و دیالە کە هەر هێزی کوردی مواجهەیەەکە داعش سەلامت نییە ڕوبەڕووی مواجهەی سەربازیە بێتەوە ئەمە پرسیارەیە ئایا و داعشەی کە لە مووسڵە دیموکرات خواز و ئەمین و پیاوی باشن ئەوانەی کە هاتوونەتە کەرکووک مەترسیدارن لەبەرەوە حکوومەتی هەرێم بەداخەوە نە پلانی هەیە نە استراتیژێتی هەیە ئەو قسەی بەڕێزە دەیکرد من ئومێد دەکەم یعنی وا بووە بەڵام تەسەووڕ بەڵێ دینە وڵات بەڵێ بەرەزان ئەیاز کەرەم پەیامبێرمان لە دهۆکەوە لەگەڵماندا ئەیاز ئەگەر پێمان بڵێ ئێستا هاوڵاتیان ڕایان چییە لەبارەی پێکێنانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمەوە بله پشتی 207 ڕۆژ دەربازبوون لەسەر هەڵبژارتنین پەرلەمانیان حکوومەتە هەرێما هەڵبژارتنین پەرلەمانێ هەرێما کوردستانê pêkneyînana kabîne nû ya hikûmeta Herêma Kurdistanê ku pêştir berdewam welatiyan bi rêya dezgehên ragihandinê gileya wê çendê dikir ku bû çi hikûmeta nû pêk nahe nek tenê pêkînana hikûmetê bi awayekê baştir ji kabîneyên berên hikûmeta Herêma Kurdistanê bû pitir pêzanîna nêrînên welatiyan li ser pêkînana hikûmeta nû ku biryarê îro sênde yasayî kabîne nû bixwat rengvedanaya di nava xelkê de ji bû pitir pêzaniya ji bo wergirtina hin nêrînên cudayên welatiyan me serdana nava bazara duhukê kiriye bû wergirtina hin nêrînên cudayên welatiyan dem baş سەرچاوە ساڵی belê wekû biryarê îro kabîneya hikûmeta Herêma Kurdistanê sînda yasayî bixwetin tu wekû welatiyek tu çi javereyî vê kabîneyanî حەز بێژمەوە مایە 207 ڕۆژە ملویا وێ حکوومەتێک و بێتە پێک کاتنا وێ حکوومەت هەرێما کوردستانê ئەو ڕۆ بلاش بیر نەکەن بەرەو کورسی گاوا ناچنێ بەرەو قورعانê بچن سوین خار نابڕووکە ئەوروکە نەتە بەعلانێ و نەتە فاسلی تو هاتیە سەر وا کورسیا توێ دەنگی هاوڵاتیت پارێز هەر چار پارچەت کوردستانی تو هاتیە سەر وا کورسیام هەوی دارین گەلی ئەوە وەزیرە عنی چاوێن ول گەنجا بیت چاوێن ول فەقیرا و ژارا بیت یعنی گەلەکە نەخۆشی دیدن و گەلەکە دەربدەری دیدن و گەلک جارا ماوتی ئیشاءالله ئەم دەستخۆشی لێ حکومەتێت گەنی ئیشاءالله دێت ساڵ ئەم ژین دڵۆتە لێ حکومەتێ ناکەین چونکە ئەوە یەکە شوا ڕۆژە ئیشاءالله دێ پێکێن ئەولەویاتت کارکردنا vê حکوومەتê tu dixwazî çi خدي ما بديت اول يا تشاوب يعني بريوال يعني مشروعه بريوال فقير وجاره بريوال يعني خرجها بله اگر ام نێرîna hin ji welatiyên dî werbigîn li ser heman babet ka nêrînawan çena jî welatiyek dî gelmede سەرچاوە bele îro biryare kabîneya nû ya sunda yasayî bi xwe piştî derbazbûna 207 rojan li ser هەڵبژارتنên پەرلەمانê Kurdistanê tu wekû gencek tu çi avarê vê kabîneya nû خودê ez xwe raya xwe dibêjim hikmet ser çi esasê te donan ser esasê hizbê hizb çi otê derkevît ser esasê helbijartina helbijartinên me çi otê nekirin hizbên me lê sehkenê ser esasê eşîretê de nekirin taban hizbên me sehkenê ka kesekê koroyê yê novdeng nov eşîretekê da دێژێ گرن تو دەبیە کاندیدێ me سەفران حزب حزبۆی دێت هەروەسا حزبۆی دێت هەروەسا ئەڤەت بیتە سەبەب بێ vۆن 207 ڕۆژە تاخیرکەی حکمت وەکی دیژی ئەم سەحتکەینێ سیندۆیۆسۆی بێتە خۆرم و نەیەتە خۆرم مەگەل ئەجۆدیت سیندۆیۆسۆی هۆتە خۆرم قەیرۆن یۆ بشتە قەیرۆنە جێمە بکە یعنی سیندێت یۆسۆی یۆشمە بە مەدیتن بینوکە هۆت نەخۆرم Ez xwe nabînim yani. Kewate tu îgejbînînî beraber pêkînana hikûmeta nû ya Herêma Kurdistan. Ez seht me tizanî me hikmet dîtin hod nepêkînan berî nûke me dîtim rojekê jî hod nepêkînan û ev me seh kire 207 roja jî me xulê girt hot pêkînan her wazec de ev bît. Wazec de her ev bît yani em sehkeyînê dêbêjin pa xelkê me yasayê tatbîq naket xelkê me yasayê hûlê naket her nizanim çi یاسا بیده چه خلکی ما فیل که یاسای تطبیق کن هکر هات خلکی دهات خوش وینا توای یعنی جوی آخه ورگ دهات خلکی جوی آخه هات نفت بو هم یابید گاز بو هم یابید غاز بو هم یابید
يعني خلك دي حش يوسوي كده دي بوب بيشتا كوري من حش يوسوي خب يعني فيري بيسنا كده فيري تروفي كده يعني في رأي صحت يعني بله ام جاردن بله جاردن بعد قرن بوست بله. يا سلكي السليماني ابا مديت نيرينا هنت ولاتيان بول دور سنت خالد بەڵێ كابينه سپاس بۆ پەیامێرمان لە دهۆکەوە ئەیاز کەرەم دکتۆر محەممەد ڕئوف ئەو هاوڵاتیە کە لە دهۆکەوە قسەی لەسەر ئەولەوێتی حکوومەت کرد باس لە پرۆژە و هەندێک لە کاری تر دەکات پێت وایە ئەولێتی حکوومەت چییە لە ڕووی ئابوووریەوە کە پێت وایە ئێستا لە توانای دانیە ئەو کێشە ئابوووریانە چارەسەر بکە ئەولەوێتی کاری حکوومەت چارەسەرکردنی قەیرانی ئابوووریە وڵای لە ڕاستە من نازانم توانێت یاخو ناتوانێت چکە لە ڕاستە توانەدارەکانی حکوومەت بۆ کەس ئاشکرانیە نازانین ینی مەسەن ئایا توانەدارە ئەولەوێتی چیە بێ ئاشکرای کا پێش دواتر تەمان خۆی پێویستە ینی مەسەن وڵاتی دیموکراتی ئێستا حکوومەت لە خۆیەوە دەست نابێت بۆ لانی ئابووری ئەبێت سەرپشت کرێت کێ سەرپشتیەکە پەرلەمان بە یاسای بودجە تاوکو ئێستا دەرنەچووە ینی بە شێوەیەکی نایاسایی کارەکات تاوکو ئێستا ئەم دۆخەی ئێستا لە عراقدا دروست بووە هەموو لایەک وا پێشبینی دەکا کە بودجەش دوا بکەوێت پەسەندکردنی بودجە دواکەوێت هەرچەندە خولی دۆمی پەرلەمانی عراق وادەی یاخود ماوەی یاسایی تەمەنی یاسایی کۆتایی هات پەسەندەکردنی بودجەی عراق و نەهاتنی بۆ هەرێمی کوردستان چ ئاماژەیەکە بۆ کاری ئەم حکوومەتە ئەم کابینەیە خۆی جاران ینی پاسایانێ هێناوە ئەیان و بۆچی بودجێ هەرێمی کوردستان دواکەوتەوە ئەیانوت بەهۆی بەغاوە چکە بەغا بودجەکەی دواکەوتەوە تەمەنی ئێستا ئەمە تەواو قەتیعەیەکی تەواومان بۆ دروست بۆ لەگەڵ بەغا پارەمان بۆ نانێرێ و اعتماد دەکەینە سەر خۆمانێ من نەوتی خۆمانە فرۆشین ئەی بۆ بودجە نەهاتوە کەواتە گلەی نابێت لە بەغاکەین گلەیە بێت لە خۆمان بکەین گلەی لە پەرلەمان بکەین گلەی لە حکوومەت بکەین گلەی لە هەرێمی کوردستان بکەین کە تاوەکو ئێستا حکوومەت بە شێوەیەکی نایاسایی ئیشەکات و بودجە پەسەند نەکراوە و تاوەکو ئێستا ئاساویەکی ڕوونیژنەیە کەی بودجە دێت کە دێت تەبعاً ئەچێت حکوومەت پرۆژە یاساکان دێت لە لیژنەی دارایی مناقەشەکرێت دوای خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرێن جا مصادقەکرێت طبعاً خۆی ئەبێت بودجە پێش ساڵێک لەمە پێش بۆ مانگی 11 تەواو ببووە و مصادقەش بکرایە یعنی مێسا لە ناوەڕاستی ساڵی هی ئەم ساڵ تاوەکو ئێستا خوێندنەوەیشی بۆ نەکراوە کەواتە ئیشە داراییەکان نەکرد بەبێ ئەوەی کەوا قاعدەیەکی یاسایی هەبێت بۆ دەست بردن بۆ پرسیدار لەبارەی داهاتی نەوتەوە ئەم کابینە دەبێت چی بکات لەم دۆخەی ئێستاشدا وڵات تاوکو ئێستاش طبعاً کابینەکەەوە بڵین ئەمڕۆ تشکیلە بێت ئەو کاتە ینی مەسەلە بێت ینی سیاسەتێکی وامان هەبێ بزین ئاخەوەکو جاران نەوتە فرۆشێ و دیار نامێنێت یاخۆچێتە سندوقێکی تایبەتەوە مەفروزەکە ئەبێ وابێت بەڵام ئەم کابینەیە بە بەشداری هەموو لایەنە سیاسەکانەوەی کە ئۆپۆزیۆنیش بوون بۆچوونی تۆ لەسەر طبعاً ئەو کاتە جارن گلەیمان لە دوو حیزبە کرد ئێستا بێ گلەی لە هەمویان بکەین چکە هەمویان بەشدار لەو حکوومەتە و گلەیەکەی کەوتە سەر هەمویان طبعاً ئێستا وەزارەتی داراییش کەوتە دەستی گۆڕان ئەو کاتە ئەگەر ینی شتێکی وای نەبێت یعنی مەسەرەن قەنەعەت بە خەڵک بێنێ ئەو کاتە گلەیشە چێتە سەرەوە تا ئێستا پەرلەمان ئەم خولەی پەرلەمان نەیتوانی ئەو وەڵامانە بداتەوە هەرچەندە تا ئێستا حکوومەت تشکیل نەکرابوو طبعاً وەڵامی نەداوەتەوە گەر وەڵامی بدایەتەوە وەڵامەکانمانە بیست یاخۆ مناقەشی وەڵامەکانیمانە کرد بەڵێ کاک ئەحمەد لەبارەی داهاتی نەوتوە ئەو پرسانی کە دکتۆر محەممەد ڕەئوف ئاماژەی پێدان هەمیشە لە ئێستادا ئەو کێشانی کە باز دەکرێن چاو لەسەر دۆخە ئابوووریەکەیە ئەم دۆخە ئابوووریە وای کردووە کە ئەم کابینەیە ئاستەنگی بۆ دروست ببێت لە چارەسەرکردنی کێشەکان حکوومەت دووسێ کۆڵەکەی هەیە ئەو دوو کۆڵەکەی دێتە بێنە شتێک نابێت پێبووتی حکوومەت لانی پاراستنی ئاسایشی هاوڵاتیان هێز بۆ پاراستنی حکوومەتەکە هاوڵاتیان سێم ئابووری حکوومەت هەر ئەمەیە ئیتر لە دەرەوەی ئەمانە شتێک نییە ناوی حکوومەت بێ وانەی ترشتی ئاسایی واتە کاتێککە تۆ سەرکەوتوو نابی لە چارەسەرکردنی قەیرانی ئابووری حکوومەتێکی ئفلیج و شکست خواردوت هەیە و بەم شکستیەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێدەنێتە پێکهێنانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە ئەبێت لە ئێستاوە خەمڵاندن بکەین بۆ هێزە تازەکانی بەشدار بوو لە حکوومەتە وەکو کاک دکتۆر باسی کرد کە وەزارەتی دارایی ئێستا بەدەست بسووتنەوەی گۆڕانە بێت لە کابینی هەشتەمە لیژنەی سەرچاوە سوشتەکان بەدەست ئۆپۆزیسیۆنی ڕابردووە کە بەدەست یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە سەرۆکایەتەکەی واتە ئەو جومگانەی کە بەرهەمهێنەری داهاتی نێوخۆین و ئاگادارن لە داڕشتنی
پرۆژە یاساکانی بودجەی ساڵانە لە هەرێمی کوردستان و سەرچاوەکانی داهر ئەبێت ئاگادار بن لە ئۆپۆزیسیۆنی ڕابدون بەڵام ئەوانیش هەزەکەم زۆر کەمتر خەمن و هیچ شتێکی تازان پێشکەش نەکرد لەوەی کە دڵنیایی بن بە هاوڵاتیان ئەوان مۆدلێکی تازە لە ئاشکراکردنی سەرچاوەکانی داهات بە خەڵەگەڵ بۆ نمونە چی پێشکەشکەن لەم ڕۆکەسیۆن دیاسایی مەسەلە ئەگەر تۆ پێشتر نابێت ئەو 50 ڕۆژی پەرلەمانیان بۆ بکەیت بە قیاس بۆەوەی کە لە 3 ساڵ و 3 مانگی داهاتوە چیەکەن من یەک قسەی یەکە لە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی یەکە لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنی ڕابردوو بازەکەم کاتێک کە نێچێرەڤان بارزانانی و ئاشتی هەورامی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی پەرلەمان کۆبووە کۆبوونەوەی پەنجە ڕاوەشاندنەوەکە ناسراوە لە دوای کۆبوونەوەی پەنجە ڕاوەشاندنەکە ئەندامیش پەرلەمانی ئۆپۆزیسیۆنی ڕابردوو ئەڵێ ئێمە بای 7 ساڵ زانیاریمان وەرگرتۆ لەسەر نەوت باشە بای 7 ساڵ زانیاری وەرگرتۆ لەسەر نەوت و فرۆشتنەکەی 7 دقیقە قسە بۆ خەڵک کە ئەڵێ ئەوە نەهێنی و نابێت بپارێزی واتە ئەندامانی پێشووی ئۆپۆزیسیۆن کە لە پەرلەمانن و ئەو وەزیرانەشی پێم وانێ بتوانن شتێکی نوێمان پێ بڵن بە تایبەتی بەداخەوە من ئەڵێم ئەگەر ئیزنم بیت کاندیدی وەزیرەکانی ئۆپۆزیسیۆن هێنێکیان ئێجگار لاوازن ینی مەسەلەن وەزیر هەیە لە ڕاوازی لە ڕووی ئەزمونەوە ڕاوازی لەوەی کە کاندید بۆ وەزیرێ بۆ پۆستێکی سیادی بەبێ ئەوەی هیچ پێشینەیەکی هەبێت بەبێ ئەوەی هیچ توانایکی هەبێت بەبێ ئەوەی پسپۆرت بێت لە بوارەکەدا و بەبێ ئەوەی ئەم کارەکتەری کە پۆستێکی وزاری وەرگتووە لە پێشتر بۆ نمونە با بڵین لە وەزیری فڵان پۆست وای دابری پێشتر ئەبێت لە بواری ئەم قێرانانەی کە دروست بووە لە بواری ئابووریدا ئەو کەسی کاندید دەبێت بۆم پۆستە ئەبێ پرۆژەی هەبوو بێت ئەبێت جێدەستی دیار بوو بێت توانای هەبوو بێت ئێمە کەسێک گەبینین ئەم پۆستانە وەرەگرێت تەنها بریتێت لە پڕکردنەوە و تێپەڕاندنی ململانی خۆی بەڵێ دێنە وڵات بەرەزیان دەچینە پەرلەمانی کوردستان بۆ گواستنەوەی ئەو مەراسیمەی کە تایبەتە بە سوێند خواردنی کابینی هەشتەمی حکوومەت مدير عام يودي هوا چوار کەس لەگەڵینە پیرۆزە پەسەند کرا بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد وەزیری دارایی و ئابووری کێ لەگەڵەوەیە کە بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵ دینی دارایی و ئابووری هەشتا و شەش کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە شەش کەس لەگەڵ نییە پیرۆزە پەسەند کرا بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا وەزیری سامانە سروشتیەکان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا وەک وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت هەشتا و سێ کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە
سێ کەس لەگەڵی نییە پیرۆزە کەواتە پەسەند کرا. بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد وەزیری تەندروستی. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد وەک وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ. مامۆستا مەولودی هێشتا مافی دەنگتان ماوە تۆ کاک دەرباز دەتوانن دەنگە ئێوە ئەندامی پەرلەمان نێشتن بەڵێ هەشتا و سێ کەس لەگەڵێتی چێ لەگەڵی نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا بۆ وەزیری پەروەردە. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا وەک وەزیری پەروەردە متمانە وەربگرێت. هەشتا و نۆ کەس لەگەڵێتی چێ لەگەڵی نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ وەک وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون لە حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت. خۆی دەنگی بەخۆی نێوە دەنگی خۆش حساب نەوەت کەس لەگەڵێتی چێ لەگەڵی نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین بۆ وەزیری شارەوانی و گەشت و گوزار. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین وەک وەزیری شارەوانی و گەشت و گوزار متمانەی پێ بدرێت. کامێرەکان لە شوێنە بوەستن بەری چاوی ئەندامانی دەستەی سەرۆکایەتی نەگرن بۆ ژماردن. نەوەت و یەک کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە. جارە دامەنیش کێ لەگەڵی نییە. دوو کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز یوسف حەمەد لوتفەڵڵا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. بەڕێزان چێ لەگەڵەوەیە کە بەڕێز یوسف سەمەد
لطفله وەک وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی متمانە وەربگرێ. نەوە دوو کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ پێنج کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. کاک فەرهاد تۆ و کاک قادر لەگەڵن یا لەگەڵ نین؟ لەگەڵین کەواتە سێ کەس لەگەڵ. بەڕێز علی عوسمان حاجی بەدری سندی بۆ وەزیری پلاندانان. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز علی عوسمان حاجی بەدری سندی وەک وەزیری پلاندانان متمانە وەربگرێت. نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵ نییە کەواتە پیرۆزە و پەسەند کرا. بەڕێز محەممەد قادر محەممەد سەید بۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی. بەڕێزان کێ لەگەڵەوەیە کە محەممەد قادر محەممەد سەید وەک وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی متمانە وەربگرێت. نەوەد و پێنج کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە؟ سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز خالد عەبدوڕەحمان ئەحمەد بۆ وەزیری ڕۆشنبیری و لاوان. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز خالد عەبدوڕەحمان ئەحمەد وەک وەزیری ڕۆشنبیری و لاوانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت. نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵ نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم بۆ وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم وەک وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان متمانە وەربگرێت. نەوە دوو کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟
سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز عەبدوستار مەجید قادر بۆ وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوستار مەجید قادر وەک وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو متمانە وەرگرت؟ نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. نقطە نیزام بەڵە فەرموو. بەڕێز سەرۆکی پارلەمان کاک دەرباز دەنگەداد نازانم چونکە ئێستا متمانەی وەرگرتووە پێویست ناکات دەنگەکە ئەگەر بێتە هەژمارکردن. باشە من جواب بدەمەوە بەڕێز خات و شیلان ئەندامی پەرلەمانی کوردستان ئەتوانێت ببێ بە وەزیر و وەکو ئەندامی پەرلەمانی کوردستانیش بمێنێتەوە و لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستانیش دەنگ بدات. زۆر سپاس. بەپی پەیڕۆ. بەڕێز ساماڵ سەردار مەحموود بۆ وەزیری بازرگانی و پیشەسازی. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز ساماڵ سەردار مەحموود وەک وەزیری بازرگانی و پیشەسازی متمانەی پەرلەمانی کوردستان وەربگرێت؟ هەفتا و هەشت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پێنج کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. کاک شێخ محەممەد فەرموو. نقطە نیزامی مایکەکەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند وەزیرێک دەرباز بوون لە دەنگدان دوایە داوات لە بەڕێز مەولود باوە مرادکردن بدە دەبێت لە هەر لە ئەوەلەوە داوات لێکردبا بۆ دەنگدان. من هەرم بەبیرم خستنەوە وەگەرنا کاک شێخ محەممەد بەبیرم خستنەوە کە مافی ئەویان هەیە وەگەرنا خۆیانە وایە بیان زانایە کە مافی دەنگدانیان. سوپاس. بەڕێز جۆنسۆن سیاوش ئەیوب بۆ وەزیری گواستنەوە و گەیاندن. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز جۆنسۆن سیاوش ئەیۆ وەک وەزیری گواستنەوە و گەیاندن متمانە وەربگرێت؟ نەوەد و چوار کەس عەفو هەشتا و چوار کەس لەگەڵێتی هەشتا و چوار کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ پێنج کەس لەگەڵ نییە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز کەمال سەلیم سەعید بۆ وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز کەمال سەلیم سەعید وەک وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە متمانە وەربگرێت؟
74 کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ پێنج کەس لەگەڵ نییە کەواتە پەسەند کرا و پیرۆزە. زۆزان خان فەرمونە نظامی. برای سەرۆکی پەرلەمانی گەل ڕێزگرتنا من بۆ هەمیوان کاندیدێن و کە هاتینە پێشکەشکردنێ بۆ وەرگرتنا پستên وەزاری لێ من وەکو پێشوەخت مامۆستایەکی زانکو و پێشوەخت و ئەف سیڤیەکی هەشتینەمە زۆر بەیاوانە ئەو باوەرنامێت وەرگرتین نەل زانکوێت معتەرەفن لە کوردستانێ من باشتر بوو. زۆزان خان بەڕێزت مافیەوە دەهەیە دەنگ نەدەی بە هەر کەسێک کە ئەزانی جێگای متمانی بەڕێزت نییە بەڵام قسەیان لەسەر ناکرێت. سوپاس بۆ جەناب. بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد بە وەزیری کارەبا. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد وەک وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت؟ هەشتا و دوو کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ چوار کەس لەگەڵ نییە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز مەولود مراد محێدین بۆ وەزیری هەرێم. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز مەولود مراد محێدین وەک وەزیری هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت؟ نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵ نییە پیرۆزە مامۆستا پەسەند کرا. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا بۆ وەزیری هەرێم. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا وەک وەزیری هەرێم متمانە وەربگرێت؟ هەشتا و هەشت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پیرۆزبایی متمانە بەخشینتان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لێ دەکەم بە هیوام لە ئایندەدا لە ڕاپەڕاندنی ئەرکەکانتان سەرکەوتوو بن. بەڕێزان ڕاستە بەهۆی ئەو بارودۆخەی کە کوردستانی پێدا تێپەڕی متمانە بەخشین بە کابینەی هەشتەم دواکەوت بەڵام ڕاگەیاندنی کابینەی هەشتەم لەم هەلومەرجە سەخت و دژوارەی کە کوردستان و عێراق و ناوچەکەی پێدا تێپەڕ دەبێت هەنگاوێکی گرنگە و ئومێدبەخشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. کابینەی هەشتەم کە کابینەی یەک ڕێزی نیشتیمانیە ئەرکی زۆری لە بەردەمدایە لەسەروی هەموو وەرکانش مەسەلەی چاکسازیە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان
هەروەها دامەزراوەیکردنی سیستمی حکومڕانی لە هەرێم بە شێوەیەک کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت بە تایبەتی ئەم کابینەیە بەکردار ببێتە حکوومەتی هاوڵاتی و کار بکات بۆ سەروەری یاسا و پاراستنی سربەخۆی دەسەڵاتی دادوەری هەروەها بە دامەزراوەیکردنی سەرجەم جومگە ئیداری و ئەمنی و سەربازیەکانی هەرێم بەڕێزان بەدڵنیایی ئەو بەرنامەی هەموو لایەکمانەوەیە کە کارکردنی داهاتوومان مایەی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی و پەرەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی بێت لە هەرێمی کوردستان بەتایبەت کە ئێستا دۆخێکی هاتۆتە پێش کە کۆدەنگی و یەک هەڵوێستی دەوێت لە بەرامبەر پرسە چارن و سازەکاندا بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەش پێویستە هەماهەنگی و هاوکاری هەبێت لە نێوان هەرسێ دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لەم خولەی خۆیدا وەک ئەرکی خۆی جگە لەوەی چاودێر دەبێت بە سەردام و دەستگاکانی حکوومەت لە هەمان کاتدا کار دەکات بۆ پڕکردنەوەی کەلێنە یاساییەکان و پێداچوونەوە بەو یاسایانی کە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و لەکوێ پێویستی کرد هاوکار و ڕێنیشاندەر دەبێت بۆ دەسەڵاتی جێبەجێکردنی هەرێمی کوردستان لە کۆتاییدا جارێکی دیگە پیرۆزباییتان لێ دەکەم و بە هیوام لەم هەلومەرجە دژوارەدا کە بەهۆی ڕووداوەکانی دوای 9/6 2014 ڕوبەڕووی کوردستان و عێراق بۆتەوە کابینەکەتان بە سەرکەوتووی بەسەر کۆسپ و تەگەرەکاندا زاڵ بێت بە تایبەت ئەوەی پەیوەندی بە پاراستنی ئەمنیەتی سەر و ماڵی سەرجەم کوردستانیان هەیە هەروەها دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ قەیرانی دارایی و ئابووری هەرێم و گرفت و پێشهاتە هەنوونکەیەکانی شارەکانی هەرێمی کوردستان سەرکەوتوو و سەرفرازن ئێستا ئەچینە خاڵی دووەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە بریتیە لە سوێند خواردنی بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرانی کابینەی وەزاری هەشتەمی هەرێمی کوردستان بە پێی مادەی 6 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموار کراوە. بەڕێز سکرتێری پەرلەمان یەک ناوی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیرەکان ئەخوێنێتەوە بۆ ئەوەی سوێندی یاسایی بکوون. بەڕێز نێچیروان ئیدریس بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ناوی خوای گەورە من نێچیروان ئیدریس مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ناوی خوای گەورە و مهرەبان من قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی
بناوي خواي قورو مهربان من سنان عبد الخالق أحمد شلبي وزيري دار بخواي مزن سوين دخوم كبدو سوزيوا فارزقاري ليشتي قلو خاچي كردستان عراق بكم ورز لا ياسا بقرم وبتواوي تشاوديري برزمن يكاني قلب بكم اللهم وطن ملة ميسن خير روسن اللهم أنا محزبه ماسن بەڵام بەڕێزان ئێمە بەردەوامی لەگەڵتان بۆ ڕووماڵکردنی متمانە بەخشین بە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ درێژدان بە گفتوگۆکە و قسەکردنی زیاتر لەسەر پێکێنانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سلێمان عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتیی نیشتیمانی کوردستان میوانی ستودیۆی نارتیە بەخێر بی کاک سلێمان هەموو بۆ چوونەکان پێشتر مامۆستا ئەحمەد ئاماژەی بۆدا کە لە ئێستادا متمانە بەخشین بەم کابینەیە لە بەردەم قەیرانێکی زۆرە لەوانە قەیرانی ئابووری و بە هەمان شێوە دکتۆر محەممەد ئاماژەی بۆدا پێت وایە پێکێنانی ئەم کابینەیە لەم کاتەی ئێستادا چمانایەکی هەیە چارەسەرکردنی قەیرانەکان دەبنە ئەولەوێتی ئەم کابینەیە خودنا بەڕاستی وایە ئەم کابینە دەکەوێتە بەردەم کۆمەڵە قەیرانی زەبەلاحەوە و بەڵام ئەوەی کە چانسی ئەم کابینەیە لە کابینەکانی تر لەوانەیە جیاب بکاتەوە بریتە لەوەی کە ئەم کابینەیە کابینەیە یەکڕیزی نیشتیمانیە و لە ڕووی سیاسیەوە پشتیوانیەکی سیاسی گەورەتری لە کابینەکانی پێشخۆی هەیە و لە مێژووی حکومڕانی کوردیدا لەوانەیە یەکەمین کابینە بێت کە ڕای ئەو پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست ئەو پەڕی هێزی نوێگەر و کۆنسەرڤەتیڤ لە ناو حرەکەی کوردی و حزبە کوردیەکاندا بەتایبەت ئەوانەی کە نفوزی زەماوەریان هەیە ئاستە جیازیەکانی ناو کۆمەڵگەدا پشتیوانی لێ بکرێت بە بڕای من ئەم حکوومەتە زیاتر حکوومەتێکی ئامادەسازی دەبێت بۆ پەڕینەوە لەم قۆناغا کە قۆناغی فیدراڵیە و حکوومەتێک دەبێت تایدا ڕەچاوی بازدانێکی نەتەواتی دەکرێت بە قەدەوەندی کە ئومێت لەم حکوومەتە بکرێیان تەسەوڕە سەر حکوومەتە بێت کە دنیای دەوڵەتداری وەکو دەستەبەرکردنی دادپەروەری کەمکردنەوەی ڕۆتین ئەو مەسالانەی ترکە پەیوەندیدارن بە بڕای من فۆکسی ئەم حکوومەتە زیاتر لەسەر وێناکردنی یان ئامادەسازی دەبێت بۆ وێناکردنی قۆناغی دوای فیدراڵی و ئامادەسازی دەبێت بۆ ئەوەی کە مامەڵەیەک لە دوای ئەم دیفاکتوانەی کە لە عێراقدا دروست دەبن بکات ئەم حکوومەتە لەگەڵەوەی کە قەیرانی گەورەی لە پێشە بەڵام وەکو گوتمان پشتیوانی گەورەی لە پێشە ئۆپۆزیسیۆنێکی دڕ و ئۆپۆزیسیۆنێکی کارای لە کۆڵ بۆتەوە و هێشتا بەرنمەیەکی گشتگیر هەیە بۆی کە خزمەتی هەموو ناوچەکانی پێ بکەن بە بڕای حکوومەتە ئەگە قسە لەسەر بۆ شێوەی کە بەڕێوەچوونەکە ئاوا مەراسمەکە بەڕێوەچوو دەمانێت قسە لەسەر سیڤەکان بکەین CV ئەم وەزیرانە پێمان دەڵێت کە ئەم حکوومەتە وەکو هەموو لایەنەکان تێیدا بەشدارن دەتوانێت ئەم قەیرانە چارەسەرکە یاخود ئەم قەیرانانە ئەگەر بڵێن هێشتا زووە بۆ ئەوەی کە بڵین ئایا دەتوانێت یان ناتوانێت و کارنامەی دەڵێت بە پێی CV وەزیرەکان ئەمە حکوومەتێکی لاوازەوە دەڵێت تۆ دەڵێت حکوومەتێکی ئەگەر لاواز بێت لە ڕووی توانای بەشەریەوە بەڵام حکوومەتی بێزە لە ڕووی توانای سیاسیەوە چونکە پشتیوانی هەموو لایەنە سیاسیەکانی لە پشتا بۆ نمونە ئەگەر وەزیرەکانی یەکێتی بەهێز بن یان بەهێز بن هەموو یەکێتی لە پشتێتی و ئەگەر وەزیرەکانی گۆڕان بەهێز بن یان بەهێز بن هەموو گۆڕان بە کاکنەوشیروانیشەوە لەگەڵێتی وەزیرەکانی پارتی بەهێز بن یان بەهێز نەبن هەموو ڕایگەشتنەوە پارتی لەگەڵێتی ئەم جاران ئەم حکوومەتانە یان تیمەکانی ئەم تیمەکانی ئەکەم حکوومەتانان پێکەنەوە چانسی زیاتریان لەبەردەستدایە بۆ نمونە ئێمە ئەم تیمی ئەم جارەمان کە تیمی یەکێتی دەڵێم کاندیدە بۆ ئەوی پشتیوانی هەموو یەکێتیەکان بەدەست بێنێ من ئەگەر تۆ بڵێ بەراورد بکەی لە نێوان تیمەکەی دکتۆر بەرهەم لەگەڵ تیمەکەی کاک عیماد لەگەڵ تیمەکەی قووا تاڵەبانی لەوانەیە لە ڕووی توانای بەشەریەوە هێشتا قورس بێ زوو بێ بڕیارە بدەی بەڵام ئەمەی کە ئەوەی کە دەمێ بڵێم یعنی ئەوەی کە چانسی ئەم حکوومەتە زێڕین دەکا بریتە لە پشتیوانە سیاسیەکە کە پشتیوانیەکی کۆمەڵایەتیشی لە هەمان کادا بۆ دەستەبەر دەکات بەڵێ دینە وڵات بەڕێزان بەردەوامی لە گواستنەوە و ڕووماڵکردنی مەراسیمی سوێند خواردنی وەزیرەکانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی خوای گەورە و میهرەبان من دەرباز عەبدوڵڵا ڕەسوول وەزیری ئاودانکردنەوە و نوسوجێبوون بەخوای مەزن سوێند دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگای لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بە ژەوندەکانی گەل بکەم.
بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین بە ناوی خوای گەورە و میهرەبان من نەورۆز مەولود محەممەد ئەمین وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دوور سۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچ کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز یوسف حەمەد لوتفەڵڵا یوسف سەمەد لوتفەڵڵا بناوي خواهي قورو مهربان من يوسف صمد لطف الله وزيري بندري بالاو توجينوي زانستي خواهي متن سوين دخوم كبدل صوزي و هارزگاري ليشيتي قلو خاتي كردستاني عراق مكرم ورز لها ساف بقرمو بتواوي چاوديري برجوانديكاني قل مكرم بەڕێز عەلی عوسمان حاجی بەدری سندی بەناوی خوای گەورە و میهرەبان من عەلی عوسمان حاجی بەدری سندی وەزیری پلاندانان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دەستۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز محەممەد قادر محەممەد سەید بەناوی خوای گەورە و میهرەبان من محەممەد قادر محەممەد ناسراو بە محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز خالد عەبدوڕەحمان ئەحمەد بەناوی خوای گەورە و میهرەبان من خالد عەبدوڕەحمان ئەحمەد وەزیری ڕۆشنبیری و لاوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم بەناوی خوای گەورە و میهرەبان من مەحموود ساڵح حەمەکەریم وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەبدوستار مەجید قادر بناوي خواهي قورو مهربان من عبدالستار مزيد قادر وزيري كشوكال و سرچاوەکانی ئاو بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز ساماڵ سەردار مەحموود
بەناوی خۆی گەورە و میهرەبان من ساماڵ سەردار مەحموود وەزیری بازرگانی و پیشەسازی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز جۆنسۆن سیاوەش ئەیو شمت بابا برونەوە ڕۆحت قودشە من جۆنسۆن سیاویش ئەیو وەزیری گواستنەوە و گەیاندن بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاچی کوردستانی عێراق بکەم بۆ ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەڵ بکەم. بەڕێز کەمال سەلیم سەعید بەڕێز کەمال موسلیم سەعید بەناوی خوای گەورە و هیرەبان من کەمال موسلیم سەعید وەزیری ئەوقاف و کاروباری ئایینی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد بەناوی خوای گەورە و میهرەبان من سەلاحەدین بابەکر محەممەد وەزیری کارەبا بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەولود مراد محێدین بەناوی خوای گەورەی میهرەبان من مەولود مراد محیدین وەزیری هەرێم بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. سپاس. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا وەزیری هەرێم بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. ڕزبایی لە هەمووتانەکەین فەرموو لە جێگەکانی خۆتان دابنیشنەوە فەرموون. ڕسمە بنە وەرنەوە
دانش جناب دانش بەڵام بەرەزان چەند زانێریەکمان ئامادە کردووە لەسەر ڕیزبەندی دواکەوتنی حکوومەتی چەند وڵاتێک کە هەرێمی کوردستان لە ئێستادا لە دواکەوتنی پێکێنانی حکوومەتە لە دووهەمە لەو ڕیزبەندیەدا با پێکەوە ببینیم. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان بەردەوامی لەم ڕووماڵکردنە تایبەتە بۆ سوێند خواردنی کابینەی هەشتمی یاخود وەزیرەکانی کابینەی هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک ئەحمەد پێشتر ئاماژەت بۆدا کە سیڤی هەندێک لە وەزیرەکان لاوازە بینیمان بە کۆی دەنگ هەموو وەزیرەکان دەنگی پێویستیان هێنا و متمانەیان پێبەخشرا بەڵام ڕێژەی دەنگدانەکە کەم بوو زۆر بوو و ڕێژەکە جیاواز بوو. مانای چییە ئەم ڕێژە جیاوازە هەندێک لە پەرلەمانتەران دەنگیان بە هەندێک لە وەزیرەکان نەدا ئەمە چ مانایەکەوە چۆنی لێک دەدەیتەوە تۆ؟ یەک کۆمنتی کاک سلێمان داخل پرسیارەکەی بەڕێز دەبەوە ڕاستە تەوافقی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆ دەنگێکی حیزبی لە پشت کابینەی هەشتمەوە هەیە ئەوە وا ئەکا ناڕزایەتەکانی شەقام لە چوارچێوەی خۆپیشاندان و هەڵمەتی میدیایی کەمتر بێتەوە بەڵام ئەمە دەلالەتی بەهێزی حکوومەت ناگێرێ حکوومەتی بێ ئۆپۆزیسیۆن جەنابیشی دەزانێ حکوومەتێکە لە هەموو ساتێکە ئامادەی ئەوەی تیا کە پشت بکاتە خەڵک و خزمەت گوزاری کەمتر پێشکەشکات لەبەرەوەی ترسی ململانی سیاسی تیانی ئەگە بینە سەر سیڤی و تایبەتمەندێتی کاندیدانی کابینەی هەشتم ئەم حکوومەتە لە جێوە حکوومەتێکی تەکنۆکرات نییە هەسێری بڕوانامەکانیان کە تەنانەت بەڕستانەزان لەگەڵ کاک دکتۆرە متابعەمانە کرد یەکێ لە ئەندامانی پەرلەمان گومانی هەیە لە بڕوانامەی ئەو کەسانەی کە وەک وەزیر پێشنیاز کرا بۆم کابینە ینی مەسەلەن وەزیرێک لە پێشکەشکردنی سیڤیەکەی خۆیان فێڵ لە خەڵک بکە ئەبێ تۆ چ متمانەیەکت پێ بێت کە بتوانانی وەزیرێکی باش بێت و بتوانێت سەرکەوتوو بێت تایەدا یە خاڵێکی تر مەسلەی لە هێندێک لە دانانی حیزبەکان بۆ کاندیدە وەزارەکە من حەزەکەم لەسەر یەک وەزیریان قسە بکەم بەتایبەت لە تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە پێم وایە غەدرێکی لە سلێمانی کرد لەبەرەوەی کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە بە هەموو قیاسێک دەبووە وەزیری ڕۆشنبیری خەڵکی سلێمانی بووە بە هەموو پێودانگەیەکی سیاسی کارژێڕی سەقافی ئەوە وەزیری ڕۆشنبیری لەم کابینەیە خەڵکی سلێمانی بووە و من احترام و ڕێژێکی زۆرم بۆ کاخالیت هەیە نائیناسم نەئەزانم چ پیاوێکە نە ئەوە بەڵام وەکو ڕەچاوکردنی تایبەتمەندێتی بەوەی کە حکوومەتێکت هەبێ بەوەی کە ئێمە دەزانین پەرلەمانی کوردستان ئەو یاسای پەسەندکردن وەڵامی پرسیارەکەم وەڵامی پرسیارەکە پەیوەندی بە هێندێکی میزاجی شەخصیە دوای ئەوەی کە لە دەنگدان بە سەرۆک و جێگرەکەی ناڕزایەتێک دروست بوو لە نێو هێندە هێزی سیاسیدا کە بۆچی دەنگ نادەی بە جێگری سەرۆکی حکوومەت و دەنگەتی بە سەرۆکی حکوومەت ئایا ئەمە شتێکی تەندروستە هێندە لەو پەرلەمانتارانە ئەو هەستانیان بۆ دروست بوو ئەگەر بێت و اعتراضیان لەسەر وەزیرێکە بێت ڕەنگە یا بیسەلمێنێکە و پەرلەمانتارێکی سەربەخۆی و لە دەرەوەی حیزبە بەبێ ئەوەی ڕەچاویەوە بکات کە تەوافقەواتە من پێم وایە دەنگدانەکە تەنها ئەو سێ ئەندامەی کە خۆیان لە چوارچێوەی ئۆپۆزیسیۆنە ڕاگەاندووە
ئەندامەکەی بزوتنەوە ئیسلامی و حزبی شوعی و ئەوەی سۆسیالیست و ئەوانی تر ینی عفو حزبی زەحمەتکێشان ڕاستەی سێب ئەوانی تر ینی دەنگدانەکە تەنها بریتێ لە میزاجی شخصی و هێندێکیشان لەسەر بنەمای ئایدۆلۆژی دەنگیان نەداوە بۆ نمونە ئەندام پەرلەمان ئەناسب لەبەرەوەی توێتی ئەم وەزیرە ئیلتیزاماتی دینی لاوازە لەبەرەوەی من لە پەرلەمان دەنگی پێنادەم واتە دەنگدانەکە ئەوە دەنگدانێکی سیاسی نییە دەنگدانەکە تەنها بریتێ لە میزاجی شخصی ئەو ئەندام پەرلەمانە کە لەگەڵ ئەم کاندیدا ناگونجەوە بنەمایەکی سیاسی نیە وەکو کاکسلێمان وتی تەوافقێکی سیاسی پێشوەخت هەیە و هەموو ێزە سیاسیەکان بەو تیمە ڕازین کە کابینەی هەشتەمی حکوومەتی ئێران پێک دەهێنێ. بەڵێ بەڕێزان ئێمە ئاماژەمان بۆدا پێشترەوە بینیمان کە پێکێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ڕیزبەندی دواکەوتنی پێکێنانی حکوومەتی چەند وڵاتێک لە ئێستادا هەرێمی کوردستان لە ڕیزبەندی دووهەم وڵاتدایە کە حکوومەتی یاخود پێکێنانی حکوومەتەکەی دواکەوتووە دیارە دوای تێپەڕبوونی 270 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئەمڕۆ کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەندرا و لە ڕیزبەندی ئەو وڵاتانەشی پێکێنانی حکوومەتیان دواکەوتووە هەرێمی کوردستان ڕیزبەندی دووهەمی وەرگرتووە واتە تەنها یەک وڵاتی دیکە لە دواکەوتنی حکوومەتدا پێش هەرێمی کوردستان کەوتووە کە ئەویش وڵاتی لوبنانە لوبنان لە ساڵی 2014دا دیارە دوای 315 ڕۆژ تێپەڕبوون بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی ئەو وڵاتەدا حکوومەت پێکێنرا دوای لوبنان هەرێمی کوردستانە کە وەک ئاماژەمان پێدا دوای 270 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکەدا حکوومەتی هەرێم پێکێنرا و ڕیزبەندی دووهەمی وەرگرت بەلجیکا ڕیزبەندی سێهەم وڵاتی وەرگرتووە کە لە ساڵی 2011دا دوای 251 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکەدا حکوومەتی پێکێنا و وڵاتی عراق حکوومەتی عراق ڕیزبەندی چوارەم وڵاتی وەرگرتووە کە لە ساڵی 2010دا دوای 249 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکەدا حکوومەت پێکێنراوە پێنجەم وڵاتیش هۆڵندایە کە لە ساڵی 1970 دوای 207 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکەدا حکوومەت پێکێنرا ئەمە ئەو زانیاری بوو لەبارەیەوەی کە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و دواکەوتنی پێکێنانی ئەم حکوومەتە لە ڕیزبەندی دووهەمدایە لە نێو ئەو وڵاتانەی کە پێکێنانی حکوومەتەکانیان دواکەوتووە. دکتۆر محەممەد بۆچوونی تۆ لەسەر بەڕێوەچوونی ئەو دەنگدانە و بەتابەتی ئەو وەزارەتانەی کە وەزارەتێکن پەیوەستن بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیان و بەلایەنی ئابووری و بۆک پێشتر ئاماژەمان بۆ قەیرانە نەکرد کە لە ئێستادا قەیرانی ئابوورین و ڕوبەڕووی ئەم حکوومەتە بوونەتەوە یاخود ئەم کابینەیە. وڵی بەداخەوەکو هەموو جارەکانی تر ئەم دەنگ پێدانی وەزیرەکان و سوێن خواردنەکان ینی شتێکی شانۆیەکی شتێکی سۆریە پێشتر ینی ئەمە ئەمانزانی هەروە بێت و واش دەرچووە ینی پێشتر ئیتفاقەکان کراوە ینی ڕێکەوتون لەسەرەوەی وەزیرەکان ئەمە کێەوە کێ ناوەکانیش دیاری کراوە و ینی ئەمە لە شانۆگەرێکی زیاتر لەوە زیاتر نەبووە پێتوایە ئەولەوێتی کاری حکوومەت پەیوەستە بە CV ئەم وەزیرانەوە یان بەرنامی کاری خودی ئەو لایەنانەی کە ئەم وەزیریان داناوەیان کاندیدیان کردووە. وڵات تەمان هەموو لایەنەکان یعنی ڕێکەوتون لەسەر ئەوەی کەسێ زیاتر گوێڕایەڵی ئەوامیرەکانی ئەو جهەتەیە ئەو کەسانیان داناوە ینی بە پێی خەڵکێکی پرۆفشناڵ و بەتوانا و فەنی و حتا ئیداریش دانەنەداون چکە خەڵکانێکات هیچ ئەزمونێکیان نییە لە بەڕێوەبردنە یەکسەر قوت بوونەتەوە خراونتە سەر ئەو پۆستە وەزاریانە و لەوە زیاتر نییە. وەزیرانەی کە پێیوەستن بە شارەسەرکردنی قەیرانە ئابوووریەکان وەڵاوە خەڵکانە جێمتمانین بەلای زانی چۆن بەڕاستی من هیچ ینی بڕایەکم نییە یعنی نە بە حکوومەتی هەرێمی کوردستان نە بە سیاسەتەکەی نە بە ئەو خەڵکانی کەوا خراونتە سەر ئەو شوێنانە یعنی وەکو چۆن جاران ڕۆشتووە ئەم جارش هەر واڕات بگرە لە جارانش خراپتر جاران ئەگەر دەنگێکە بوو بێت خۆداچوونەوەیەکیش هەبێت لەسەر ئەو ساسی ئەو زەختانی کە دروست بووە لە ینی شەقامی کوردستان و دەنگی ئۆپۆزیسیۆن ئەومانە ئێستا ئەوش نەماوە. بەدیری ئەمە چیە کە هەموو لایەنەکان ئێستا بەشدارە لە حکوومەتەوە زانی چۆن ینی مەسەن خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئەوە ئەکات ئەو بزوتنەوەی کەوا پێشتر لە ئۆپۆزیسیۆنا بوون و ئێستا ینی پەیمانیان داوە لە ناوەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە ریفۆرمەکەن ئێمە چاوەڕوانی ئەوەکەین ئاخۆ ئەتوانن بیکەن و بەفعلی طبعا قسە خۆشە. بەڵێ دکتۆر محەممەد قسەی تۆ وەرەگن کاک سلێمان لەبارەی CV وەزیرەکانەوە و ئەو بۆچوونەی کە هەیە لەبارەی ئەوەی کە ڕێکەوتنی لایەنەکان وای کردوم کاندیدانە هەبن و پێت وایە کاری داهاتووی ئەم کابینەیە پەیوەستە بە ئەم سیڤیانەوە یاخود پەیوەستە بەم وەزیرانەوە یان
پێوەستە بەلایەنەکانەوە کە خۆیان بڕیار دەدەن کامیان من هاوڕام لەگەڵەوەی کەم حکوومەتە بە سیوی دانەدراوە هیچ شێوەیەک بەڵکو بە حزبەکان خۆیان داناوە بە تایبەتی ئەم ماوەیە ئەم جارە حکوومەتەکان دەستیان کراوە بۆ لەوەی کە بە ئارزوی خۆیان یعنی حکوومەتەکە دەستی کراوە بۆ شێدا دەنێ ینی ئەم جارە تەسەوڕ دەکەم نوێنەرایەتی حزبەکان نوێنەرایەتیە بۆ حزبەکان خۆیان نەک بۆ حکوومەت جاران کابینەکانی تر کە حزبەکان کاندیدەکانیان دیاری دەکرد بۆ نوێنەرایەتیکردنی بۆ حکوومەت دیاریان دەکردن بەڵام ئەم جارە بۆ خۆیان چونکە ڕەچاوی لایەنی حزبی زۆر کراوە لەم مەسەلەدا ڕاستە وەزیر پۆستێکی سیادیە بەڵام لەگەڵ ڕۆژدا پۆستێکی خەدەمیە و بۆیە من بڕۆمە نییە مەسەلەی سیویەکان لای هیچ لایەنە سیاسیەکان جگە لە مەسەلەیەکی پروپاگاندی میدیایی کارێکی ئەوتۆی جدی لەسەر کرابێ و حکوومەت لەسەر بنەمای سیوی و لێوەشاوی و کەفاءەت و ئەم مەسەلانە پێک نەهاتووە و کەس ناتوانێت حاشا لەمە بکە ئەمە خاڵی تر ئەوەیە کە ئەم حکوومەتە بەرنامەکەی چۆن دەبێ کارنامەکەی چۆن دەبێ و ئەوەی کە گرنگترە لەمە ئایا وەزارەتەکان وەزیرەکان توانای ئەوانەیە خۆیان کارنامەی خۆیان نەبێ چونکە تا هێشتا لە 2 دەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر وەزارەتێکدا خاڵی بۆ لە کارنامەی وەزاری بەڵکو لە حکوومەت کارنامەی حکوومەت بریتی بووە لە پەخشانێکی جوان کە لەلایەن بەڕێ سەرۆکوەزیرانەوە هەر کەسێک بۆ بێ خوێنراوەتەوە ئیتر دوای ئەوە میزاج و ڕوئیای وەزیرەکە تەسیری هەبووە بەڵام بە بڕای من لێرەوە کابینەی هەشتەم باشتر وایە بیر لەوە بکاتەوە کە کارنامەی وەزارەتەکانیش هەبێ ڕوئیا و دنیابینی وەزیرەکانیش بخوێنێتەوە و من پێشنیار دەکەم پەرلەمانی کوردستان لەمە داوای کارنامەی وەزارەتەکان بکە بزانێ پەرلەمانی کوردستان داوایەک لە هەر وەزیرە تایبەتمەندەکان بکات بڵێ لەم 4 ساڵە لەم 3 ساڵە دەکەماوەتەوە وەزارەتەکان چۆن بەڕێوە دەبن چونکە بۆ نمونە لە کارنامەی حکوومەتدا لایەنێکی گشتی دەربارەی بۆ نمونە پەروەردە هەیە بابزانی وەزیری پەروەردە چۆن بواری پەروەردە لەم 3 ساڵەدا و کارنامە و بەرنامەی بۆ بواری پەروەردە لەم 3 ساڵی داهاتوودا چی دەبێ یان بواری ئەمنی بوارەکانی تر چونکە خۆت دەزانی لە کارنامەی حکوومەتدا بە جملەیەکی گشتی ئاماژە بە بەرنامەی وەزارەتەکان کراوە وەزارەتەکان لەسەریانە ئەم ئاماژە گشتیە بکەنە بەرنامەی کار و بیکەنە پرۆژەی کار و ئەم پرۆژە کارە بە بڕای من پێویستە پەرلەمان چاودێری بکە و پەرلەمان لە پێچینەوەی لەگەڵ بکرێت خاڵێکی ترەوەی ئەم حکوومەتە بریتە لەوەی کە ئەم حکوومەتە حزبەکان خۆشیان چاودێری نابن ئەم جارە چونکە بە تەوافقاتێکی سیاسی هاتووە و هیچ بۆ نمونە وەزیرەکانی پەرلەمانیش ناتوانێت چاودێر بێ پەرلەمانیش تا ڕادێک لە کوردستان ڕۆڵی چاودێری چۆتە ئەرشیفەوە بەنەمانی ئۆپۆزیسیۆنەوە بە ئێستاشەوە بەم ساتەی من تۆ قسەی دەکەین و لە ساڵی داهاتووشدا مەسەلەی ڕقابی مەسەلەیەکی نێگەتیڤ دەبێت لە بەڕێوەبردننی کوردیدا و پێویستە میدیای کوردی لە بوارەوە ڕۆڵی خۆی ببینێ بەڵام نابێت میدیا بگەڕێتەوە بۆ ڕۆڵی ئۆپۆزیۆن چونکە دەبینین ئێمە لە لەحزەیەکدا میدیای هەلی مامۆستا ئەحمەد و بەرادەران باش دەزانن لە لەحزەیەکی تاریخیدا میدیای کوردی ڕۆڵی ئۆپۆزیۆنی بینی و پێش ینی بوو بەزادی بوو بە هۆکاری لەدایکبوونی ئۆپۆزیۆن بەڵێ دێنەوە بەڵێ بەرەزان یەکێک لەو بەرپرسیارەتیانی ترکە ئاماژەمان پێدا ڕەوانە نەکردنی بۆ جێی هەرێمی کوردستانە نزیکەی 8 مانگ بەسەر وادەی ڕەوانەکردنی پرۆژە یاسای بۆ جێی ئەم ساڵ هەرێمی کوردستاندا تێپەڕ بووە تا ئێستا پرۆژە یاساکە ڕەوانەی پەرلەمان نەکراوە لەو بارەیەوە راپۆرتێکی شیکاری دەبینین پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگترین باسوخواسەکانی نێو لایەنە سیاسیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە ماوەی 9 مانگی ڕابردوودا سەرنجام دوای 270 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی کوردستاندا کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی خوارد و متمانە بە کابینەکە درا چاودێران دەڵێن پێکنێنانی حکوومەت لەو ماوە زۆرەدا کاریگەری نێگەتیڤی لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێم دروست کردووە بەتایبەت پەسەند نەکردنی بودجێی ئەم ساڵی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە بەهۆیەوە پێدانی تەواوی پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری و پێشینەکانی دیکە ڕاگیران و ناشزانرێت کەی دەست بە پێدانیان دەکرێتەوە بەپێی بڕگەی یەکەمی مادەی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت سەرەتای تشرینی یەکەمی هەموو ساڵێک پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوو بگاتە پەرلەمان بەڵام ئێستا کە 8 مانگ بەسەر ئەو وادەیەدا تێپەڕ بووە نەک ئەوەی پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان نەکردووە بەڵکو تا ئێستا پرۆژە یاساکە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران نەکراوە ئەگەر لە سەرەتای مانگی تەمموزدا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجەی ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بکات ڕەنگە لە مانگی ئەیلول یان دواتردا پرۆژە یاساکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند بکرێت چونکە دوای ڕەوانەکردنی پرۆژە یاساکە لەلایەن وەزارەتی داراییەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەلانی کەمەوە ماوەی مانگێک پرۆژە یاساکە لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەرەکرێت بۆ ئەوەش ساڵانی ڕابردوو بە نمونە وەرگیراوە
ساڵی ڕابردوو گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاساکە لە ئەنجومەنی وەزیران ماوەی مانگێکی خایاند، واتە لەم ساڵدا ڕەنگە سەرەتای مانگی ئاب پرۆژە یاسای بودجەی 2014 هەرێم ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت. بەپێی بڕگەی دووەمی مادەی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، دوای ڕەوانەکردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان، ڕاستەوخۆ ڕەوانەی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمان دەکرێت بۆ وردبوونەوە و گفتوگۆکردنی. بەپێی مادەی 8 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، لیژنەی دارایی پەرلەمان دەبێت راپۆرتی خۆی لەبارەی پرۆژە یاساکەوە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکات کە نابێت لە 30 ڕۆژ تێپەڕ بکات. لە هەموو حاڵەتێکدا ڕەنگە لە مانگی ئەیلولدا پەرلەمان گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بودجە بکات، بەڵام نازانرێت گفتوگۆکان چەند دەخایەنێت. بەڵام بۆ ئەوەش ساڵانی ڕابردوو بە نمونەوەرەگرین. ساڵی 2012 دوای 20 دانیشتنی پەرلەمان، سەرنجام ڕۆژی 24 حوزەیرانی ئەو ساڵە بەبێ ئامادەبوونی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن پرۆژە یاسای بودجەی ساڵی ڕابردووی هەرێم پەسەند کرا. پرۆژە یاسای بودجەی ساڵی 2013 هەرێمیش کە لە ڕۆژی 20 تشرینی دووەمی ساڵی 2012دا ڕەوانەی پەرلەمان کرابوو، دوای چەندین دانیشتن لە ڕۆژی 15 شوباتی 2013دا پەسەند کرا، واتە دوای نزیکەی 3 مانگ بەسەر ڕەوانەکردندا بۆ پەرلەمان پرۆژە یاساکە پەسەند کرا. بۆ پێش پێدەچێت پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی هەرێم لە کۆتایی مانگی ئەیلولدا یان لە سەرەتای مانگی تشرینی یەکەمدا پەسەند بکرێت کە نزیک دەبێتەوە لە تێپەڕبوونی ساڵێک بەسەر وادەی ڕەوانەکردنی پرۆژە یاساکەدا بۆ پەرلەمان. بەڵێ بەرزان بەردەوامی لەگەڵتان بە تایبەتی لەبارەی پرسی ڕەوان نەکردنی پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان، دکتۆر محەممەد، کاریگەری دواکەوتنی بودجە و پەسەند نەکردنی یاخۆ ڕەوان نەکردنی بۆ پەرلەمان چی دەبێت بە تایبەتی کاریگەری بەسەر ژیانی ڕۆژانی هاوڵاتیان؟ پێشەوەی باس لە کاریگەری بکەم، باس لە مانا و حقیقەت و مەغزای پەسەندکردنی بودجەکەم. یعنی طبعا بۆچی یعنی مەسەلەن پرۆژە یاسای بودجە ئەبێت بە یاسا دەرچێت بۆ ئەوەی حکوومەت لە ساڵی ئایندەدا بەرچاوی ڕوون بێت و کارەکانی کارێکی یاسایی بێ لەنەدا لەو پرۆژە یاسایی، یعنی لەو یاسایی کە بۆی دانراوە، یعنی ئەو خەتە ئەو هێڵانی کە بۆی کێشراوە ئەبێت لەسەر ئەو هێڵانە بچێت بۆ ئەوەی کەوا کارەکانی کارێکی یاسایی بێت. طبعا ئەو یاسایش طبعا مناقەشە دەکرێت و ئەبێ حساب بکرێت بۆ بەرژەوەندی ئابووری ئەو وڵاتە. یعنی بودجە ئەبێ پێش ساڵی دارایی پەسەند کرابێت، واتە پێویستە حکوومەت لەسەر کارنامەی ئەو بودجەیە بڕوات کە بە یاسا پەسەند کراوە، کە طبعا پەسەند نەکراوە تاوەکو ئێسا و دواکەوێت تا مانگینۆ معنایە هیچ قیمەتێ نامێنێت، بەهایە نامێنێت بۆ پرۆژە یاسای بودجە. ئەمە لەلایەک. لایەکی تریش ئەگە بین سەیری ینی ئەوە بکەین کاریگەرەکانی، طبعا کاریگەرەکانی خراپە بێت بە پێی یاسا. ئەگەر بێت و پرۆژە یاسا پەسەند نەکرێت هەموو مانگێک یەک لەسەر 12 بەقەد یەکە لەسەر 12 بودجەی ساڵی پێشوو ئەتوانێت حکوومەت پارە سەرف بکات، کەواتە و طبعا زۆرتریش چڕە بێتەوە لەو بودجە تەشغیلیا کە بۆ پێدانی موچەوەمانە ئەتوانێت ئەوانە بەڕێوە. بەڵام ئەوانی تر پرۆژەکان لەبەرەوەی مسادقە نەکراوە، دەست یعنی حکوومەت دەستی نەکراوەتەوە بۆ صرف بۆ حتى بۆ کۆکردنەوەی داهاتش. ئێستا طبعا ئێمە زانینەوە حکوومەتی هەرێمی کوردستان داهات کۆکاتەوە نەوتشی فرۆشتەوە. ئەگەر وا بێت تا ئێستا ئەم دۆخەی لە ئێستادا لە عێراقدا دروست بووە و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەکراون تا ئێستا، پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە، ئەم کابینەیە ڕۆبەڕووی چ بەرپرسیارەتێکی ئابووری دەکاتەوە کە تا ئێستا بودجە ڕەوانەی هەرێمی کوردستان نەکراوە؟ طبعا هەموو بەرپرسیارەکانە کەوێتە سەرشانی حکوومەت و ئێساش طبعا ئەوەی لە بەرکۆڵە پەرلەمانیش تاوەکو ئێسا مصادقەی نەکردووە لەسەر بودجەکە، معنایەوە شتەکە نایاساییە. حتا یعنی ئەو کۆکردنەوەی داهاتان طبعا ئێمە زانی بودجە لە دوو لا پێک لای داهاتەکان و لای خەرجیەکان، یعنی حکوومەت پێویستە یعنی داهاتەکانیش نەتوانێت کۆکاتەوە ئەگەر بێت و یعنی یاسایەک لە پشتی نەبێت، یعنی کە ڕێگای پێ بدات ئەو داهاتانە کۆکاتەوە، یعنی لای داهاتەکان چۆن داهاتەکان کۆکاتەوە چۆنیش خەرجیەکە ئەبێ ئەمە بە یاسا مصادقەی لەسەر کرابێ. ئێستا طبعا کە بودجە پەسەند نەکراوە معنایە ئەو ئیشوکارانی کەوا حکوومەتێکە لە کۆکردنەوەی داهات حتا لە فرۆشتنی نەودشتێکی نایاساییە بۆ چکە یاسا ڕێگەی پێ نەداوە و خەرجەکانیش طبعا خەرجەکانیشی نایاساین زۆربەی هەرە زۆری بێجگەوەی کەوا یعنی مەسەن ئێمە زانیکەوە قەیرانی ئابووری هەیە لە هەرێمی کوردستانە، ئەو قەیرانە ئابووریانە وا کاتکەوە زۆربەی زۆری پرۆژەکان یعنی تەخسیصاتی مالی بۆ دیاری نەکرابێت، ئەوەش یعنی کێشە دروستەکە و کاریگەری نگەتیڤ. بەڵێ مامۆستا ئەحمەد، ئەم قەیرانە ئابووری کە هەیە پەیوەستە بە چارەسەر نەکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداوە لە ڕۆ سیاسیەکەیەوە ئەم دۆخەی کە ئێستا بۆ حکوومەتی عێراقی دروست بووە پێشبینی ئەوە دەکەی کە
کێشەکانی خۆی وەلاوەنێت بە تایبەتی کێشە سەربازەکانی لە ئێستادا و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی ڕەوانە نەکردنی بودجەی هەرێم چارەسەر بکرێیانم کابینێ دەبێت چی بکە؟ خێرانەکانی حکوومەتی هەرێم تەنها نابێت لەو خاڵە شەڵکەیتەوە کە پێوەستە بە حکوومەتی قەیرانە ئابوووریەکەشی تەنانەت تاکە هۆکار نییە ڕاستە هۆکارێکی سەرەکیە لە مەسەلەی کە حکوومەتی مرکزی پابند نەبوو بەوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە بکە پێویستە بە خراپ ئیدارەدانی لانی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە شاردنەوەی داهاتی نێوخۆی هەرێمی کوردستان پێویستە بەو گەندەڵیە زۆرەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە بەو هەموو موچە خۆرە بندیوارەی کە حکوومەت حیزب حکومڕانەکانی ڕابردوو بە تەخشان و پەخشانی بودجان کردوت کەواتە کۆمەڵی هۆکار هەبووە لەگەڵیا. ڕەنگە ڕێکارە یاساییەکانی وە کاریگەریە ئابوووریەکانی هەناردەکردنینەوە لەسەر هەرێمی کوردستان کاک دکتۆر باشتر بتوانێت ڕوونی بکاتەوە بەڵام ئەگەر حکوومەتی بە بۆ چوونی من دیوە ڕۆژنامەوانەکەی سیاسەکەی سەرنج بەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت لە سیاسەتی هەناردەکردنی نەوتە و گرفتی نێودوڵەتی و گرفتی حکوومەتی مرکزی بۆ دروست نەبێ و لە ڕووی یاساییەوە بتوانێت بەهانە بدۆزێتەوە وە کڕیاری باشی هەبێت وە گێستا کە لە میدیاکان ناڵێت کڕیاری نمسایی و ڕووسی هاتۆتە سەر هێڵ و ئەتوانێت بە ئاسانی بیفرۆشێت و بە حکوومەتی تورکیاش پاڵپشتی سیاسی بۆ پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمەکە پێم وایە هەرێمی کوردستان سەرکەوتوو ئەبێت لەوەی کە قەیرانەکانی ئابووری تێپەڕێنێت بەڵام ئایا ئەمە هەروە بە ئاسانی دێتە پێشەوە ئایا مەسەلەن حکوومەتی مرکز هەر ئاوا دەستەوەستانە بێت لە مەسەلەی هەناردەکردنی نەوتە و ئایا حکوومەتی ئەمریکا بێدەنگە بێ و ئایا بە هەناردەکردنی نەوت یەکێکە لە پایەکانی تەشکیلبوونی دەوڵەتی کوردی ئایا حکوومەتی ئێران هەروە بە ئاسانی ڕێگا ئەدا کە نەوت بڕوا و حکوومەتی تورکیا ئەو کار ئاسانیانەی کە ئێستا کردوێتی وەکو سەرۆکی حکوومەت ئەڵێ پرۆتۆکۆلی هەناردەکردنی نەوتی نێوان هەرێم و تورکیا 50 ساڵیە ئایا بەو شێوەیە دەمێنێتەوە کە هەیە ئەمان هەموو ئەو پرسیارانن کە دوجار وەڵامەکانیان نێگەتیڤ بێ کاریگەری نێگەتیڤە بێ لەسەر سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان بەڵام وەکو لە سەرەتای بەرنامەکە کاکشوان وتم بارودۆخی هەرێمی کوردستان و بارودۆخی عێراقیش لە چەند مانگی داهاتوودایە ئەتوانم بڵم لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو بارودۆخە ئابووری و سیاسی نابێت کە ئێستا هەیە ڕەنگە گۆڕانی سەیسیر ڕووبات کە کاریگەری گەورەی هەبێ ئەبێ ئێمە خۆمان حکوومەتی هەرێم نەک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی و سەربازیشەوە ئەبێ خۆی ئامادەکە بۆ شتانەی کە لە چەند ڕۆژی داهاتووە ڕوەدەن بە تایبەتی ئەم ڕۆژ کە مالیکی پەیامێکی تونتری بڵاو کردەوە هەڕەشەی لە هەڕەشەکانی تەنها بۆ سەر داعش نەبوو بۆ سەر ئەو هێزە نێو خۆیان نەبوون کە بە جۆرێک لە جۆرەکان زەمینان سازاندۆ بۆ بەهێزکردنی پێگەی داعش لە عێراقا بە داواکردنی پاڵپشتی ئابووری لە هێندێ وڵاتی ئەقلیمی بە تایبەتی لە ئێران و داواکردن لە ئەمریکا و ڕەزامەندی سەرەتایی ئەمریکا بۆ ناردنی هێندێ هێزی تایبەت بۆ عێراق هەموو ئەمانە ڕەنگە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق بە جۆری شتر بێ کە پێویستیان بە خوێندنەوەی تر هەبێت. بەڵێ کاک سلێمان سەبارەت بە کێشە ئابووریەکان ئەگەر ڕەوانەکردنی بودجەی هەرێمی کوردستان دواکەوت و حکوومەتی عێراق بەغدا نەینارد ئەم کابینێ دەبێت چی بکات؟ وایە کێشەکان بەردەوام دەبن؟ بێگومان ئەم کابینەیە لە بەردەم قەیرانێکی ئابووریدا دەبێت بۆ ماوەیەکی درێژتر لەوەی کە چاوەڕێ دەکرێت بە بڕای منم لانی کەم تا ساختکردنەوەی نەوتی کوردستان لەوەی کە بەڕێ سەرک وەزیران ژاماژەی پێدا کە مانگی شەشەم قەیرانە کۆتایی بێت کۆتای پێ نەهات و تەسەوڕ دەکەم تا کۆتای ئەم ساڵ قەیرانی دارایی کوردستان لانی کەم بەردەوام دەبێت جگە لەم خاڵانەی کە جەنابی کاک دکتۆر و ماوەس ئەحمەد ئاماژان پێدا من پێم خۆشە پێت بڵێم کە قەیرانی دارایی هەرێمی کوردستان یان سیستەمی دارایی هەرێمی کوردستان گیرۆدەی قەیرانی کاشە لە کوردستاندا و لە پاڵ عێراقدا لەوانەیە دوو دەوڵەت بنیان دوو حکومت بن کە بە سیستەمی کاش ئەم وڵاتە بەڕێوە دەبن و ئەمەش بۆتە هۆی بەهادەردانی سامانێکی گەورەی وڵاتە گەندەڵی ڕۆتین و ئەو کۆمەڵە ئەم کۆمەڵە شتانەی کە تێدایەتی چونکە ئێمە تا هێشتا بۆ نمونە لە کوردستان بانکێکی نیشتیمانی کوردی نییە و حکوومەتی کوردستان هەوڵی نەداوە بۆ ئەوی بانکێکی نیشتیمانی کوردستانی بکاتەوە و هەوڵی نەداوە سیستەمی کاش بۆ سیستەمی دەبەتکارت
و کارتی متمانە بگۆڕێ بۆی کە ڕێگا زیاتر ئەو ڕێوشانانە دەستەبەر بکات کە ڕێدەگرن لە گەندەڵ و لە ڕۆتین و لە بەهدەرتوونی سامانی گشتی وەچی تر ینی خۆ دەزانی بە بڕای من ئەم سەرچاوەکانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوە لۆکاڵیەکان بای ئەوەندە دەبن کە موچە و گوزەرانی خەڵک دابین بکەن بەشێک لەمە لە خراپ بەڕێوەبردن و مامەڵەکردنی خراپە بە داهاتی کوردستانەوە بەتایبەت پێشتر لەلایەن یەکێتی و پارتی و هێشتا لەلایەن لایەنەکانی دیکەوە نابێ ئەم جار ئەم پێنجدان ڕێکەون لەسەرەوەی کە لایەنی داهاتی کوردستان لەیان خواندا بشکەن و خەڵکی کوردستان برسی بکەن چونکە داهاتی خاڵە گومرگەکان داهاتەکانی تر و ئەو داهاتانەی کێشتا لە ئاستی لۆکاڵیدا خەڵکی کوردستان پەیدا دەکاوە ئەو داهاتانەی کە لە بواری زراعە و صناعی سەرەتایی و کۆمەڵشتیدا بەدەستدێن ینی تا ڕادەیەک توانای اکتیفای ذاتی و توانای دابینکردنی بودجەی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستانیان هەیە و ئەگەر بە شێوەیەکی ئەگەر لە سیستەمی کاشدا ئەمانەش بەڕێوە نەچن بەڕێوە ئەمانە بەکارنێن ئەگەر سیستەمی دەبێت کارت و متمانە بێ من دڵنیا دەکەم کوردستان بەبێ ئەم مەسەلانە توانای خۆ بەڕێوەبردن و توانای وەبەرهێنانیشی لە کوردستاندا هەیە. دکتۆر محەممەد ئاشکراکردنی داهات بەسە بۆ ئەم حکوومەتە بۆ ئەوەی هاوڵاتی لەوە تێبگات کە ئەم حکوومەتە چۆن کار دەکات و دەبێت چی بکات وڵی ئاشکراکردنی هیچێکی پێویستیشە هەربێ ئاشکراکرێت لە ڕاستیە ئێمە نازانین چنێ داهات هەیە و ئەو داهاتانێکەوە هەیە ئاخۆ ینی مەسەن ینی پارێزراوە یاخۆ بە ناوی خەڵکی وێتاکە تەمان ئێمە نازانینکەوە ینی پارەیەکی زۆر هەیە بە ناوی خەڵکانەوە لە بانقی سویسری و بانقە ئەوروپیەکان هەیە بەڵام لە ڕاستیە نەخراوەتە سەر حسابی حکوومەت یعنی نەخراوەتە سەر حسابی خەزانەی گشتی هەرێمی کوردستان تامان پێویستە کات یعنی بە ئەوانی کەوا پێشتر ئۆپۆزیسیۆن بوون ئێستا لە حکوومەتان و بێ دەستکراوە بن و هیچ شەرمێ نەکەن چی ئەو پارانەی هەیە کە هی هەرێمی کوردستانە و شاراوەتەوە ئەبێ دەرخرێت یعنی ئەو بەشێکە لە حەقی هەموو کەسێک چکە سامانی گشتی دارایی گشتی یعنی دارایی هەموو کەس هەر بۆیش ئەبێ ئەڵکە دناوێنە خەزێنی گشتی یعنی خەزێنی هەموو کەس و ئەبێت پەرلەمان تەواو ئاگای لەو پارانە بێەوە بێ بڵاو کرێتەوە بۆ هەموو کەسی چکە هەموو پارەی منە مەسەن ئەو نەوتەکە ئەفرۆژێ نەوتی کێ سامانی من و تۆ هەموو کەسێکە ینی بەپێی دەستوری عێراقیش ئەڵێ ینی سامانی هەموو گەلانی عێراق هەموو تاکەکانیەوە کەواتە هەموو تاکی حەقی هەیە لەسەر پاری خۆیەتی بەڵام ئێمە چیمان کردو ئێمە هاتوین حکوومەتێکمان هەڵبژاردووە ئەو حکوومەتمان کردو بە ئەمین بەسەر ئەو پارانەی خۆمانەوە ئاخۆ ئەمینێکی باشن ئەمانەتەکان باشە پارێزن و لەژێر چاودێری پەرلەمانەیە ئەوان بە یاسا بەیاندانێن من دوا وەڵامت لێ وەرەگرم لە قسەکاندا ئەو تێگەیشتم کە متمانەت نییە بەوەی کە ئەم کابینێ بتوانێت ئەو کێشانە چارەسەرکە ئەگەر هاتوو داهاتەکان هەمووی ئاشکراکران دەتوانێت کێشەکان چارەسەرکە تەمەنە ئەو کاتە زین بڕی داهاتەکان چەندێکەوە ئاخۆ بای ئەوەندێ ینی بەقەد پێداویستیەکانی خەرجە گشتەکان دابین کات یاخونا ئەگە تەمان ئەگەر نەیتوانی ئەگە هەموو داهاتەکان تەمان کەشف کرا و نەیتوانی خەرجەکان دابین کات ئەو کاتە تەمان ئێمە ئەو ئەکەوینە ئەوەیکەوە بێت تەقەشوف بکەین یانە بێ خەرجەکانمان کەم بکەینەوە و بێت تەمان سیاسەتێکی وا داڕێژین چۆن بتوانین هاوکێشەیەک دروستکەن لە نێوان ئەو داهاتەکەمانە و ئەو خەرجە زۆران تەمان ئێمە زانی خەرجێکی زۆرمانەیە هەر بە موچە ماڭانە 850 ملیار دلار موچەی فەرمانبەرانی حکوومەتین لە هەموو فەرمانبەر مەدەنی و عسکەرەکان تەمەنەوە بڕێکی زۆرە تقریبا ماڭانە دلار یا دینار ملیار ملیار بەڵە بنانە زۆر نییە چکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کرد لە دانیشتەکە وتیمە بێ ماڭانە ئێمە 850 کەواتە چۆنێتی ئاشکراکردنی داهاتەکە چۆنێتی کاری حکوومەتمان پێ دەڵێت چۆنێتی کاری ئەم کابینێمان پێ دەڵێت بەڵێ بەڕاستی ینی بەسەن ئاشکراکردن و اینجا دوایی ئەو سیاسەتە ئەگیرێتە بەر ئەخۆ ینی مەسەن ئەو داهاتانە تەمان ئەبێ ئەگەر بودجەش ڕەوانە نەکرێت دەتوانێت بەوەی بەو داهاتی کە هەیە ئەم کێشانە چارەسەرکە جا مشکلەکەەوەی ئێمە نازانین داهاتەکە چەنە ینی مشکلەی ئێمە ئەوەیە داهاتەکان کەشف نییە ئاشکرانێ چەندێکە ئەو کاتەم ئەگەر بمزانێت چەندێکە خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش زانین لە خەرجە تەشغیلی و خەرجە سەرمایە گوزارەکان و کاتە ئەمکانی بڵێم لە تۆگرم ماسە ئەحمەدانی ئەم کابینێ لە توانایدایە ئەم کێشانە چارەسەرکە هەرچەندە لە سەرتا وەڵامی زۆرەدایە بەڵام دوا قسەت لەبارەی مەراسیمەکەەوە ئەم وەزیرانە سیڤی وەزیرەکان و کابینەکە بەگشتی دەتوانێت ئەم کێشانە چارەسەرکە ئێستا بەداخەوە من گەشتبیێت نیم بەوەی کە کابینەی هێشتا و کابینەیەکی بەهێز بێت و جیاواز بێت لە کابینەکانی ڕابردووە جۆری کێشەکان وای کردووە جۆری کێشەکان پێکاتەکەی
پێکهاتەکەی کە وەکو شەخص حکوومەتێکی تەکنۆکرات نییە ئەو کەسانەی کە بەشێکن لە پێکێنادانی ئەم کابینەیە کەسانی لاوازن دوو وەکو لە سەرەتای بەرنامەکە پێشەوەی ئەم دوو میوانە بەڕێزا بێنە بەرنامەکەەوە عەزم کردی کە ئەم حکوومەتە بەرنامەی نییە بە دوای کاندیدا بەس بۆ ڕێگام نادە یەک کۆمنت زۆر دوای دینە وڵاتان ئێمە کۆنفرانسی ڕۆژنامەنووسی هەیە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان بۆ تاین دەگوازینەوە بەڕێزان مشاركين قبائل ني قبولة ني مقبولة أم لهرمي كردستان مكونة دولة في أساسي حكمة هرمي كردستان مصادرة إذا إرادة خلق ما ني مقبولة زور سباس پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کە سوێند خواردنی وەزیرەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. بەڵێ دووبارە بەردەوامی لەگەڵتان بۆ گفتوگۆکردن زۆر بە کورتی مامۆستا ئەحمەد ویستە چی بڵێ لەبارەی ئەوەی کە ئەم حکوومەتە لە توانای دای خوددا بەهدەدانی پارەی خەڵک و ئایا ئەم پەرلەمان حکوومەتە ئەتوانێت تەجاوزی پەرلەمانی پێشوو بکە یا خاڵم بیتکەوتەوە لە میدیاکانە بڵاو کرایەوە کە بودجەی حیزبەکان کێشێکە لە گرفتە گەورەکانی بەهدەدانی بودجە لە هەرێمی کوردستانە پارێکی زۆری بۆ بەهدەرت دێ بە حساب ئۆپۆزیۆن تانەی هەبوو ئۆپۆزیۆنی ڕابردوو لەمە ئێستا پێشنیاز کراوە هەر کورسیەک لە 50 میلیۆنەوە ببێ بە 65 میلیۆن وەکو خۆیان حسابیانە کرد ئەگە 24 ئەندام پەرلەمانت هەبێ ملیارێک و 450 میلیۆن دینار لە بودجە ئەبەی لە ساڵێکە 16 میلیارد دینار ئەچێ بۆ گیرفانی حزبێک کە حزبێکی دیاریکەوە کە پێشتر مەسەلەت ئۆپۆزیۆن بوو مەبەستم ئەوەیە ئەمانەی کە ئێستاش پێکێنەری کابینی هەشتن بە هەمان درێژەدان بە سیاسەتی ڕابردوو بەبێ ئەوەی جیاوازیەک هەبێت لە بەرنامەی کاریاندا چونکە لە پەرلەمانە شتێکی جیاواز نابینی و من دڵنیاشم لەوەی کە لە حکوومەتی شتێکی جیاواز نابی بەڵام ڕەنگە سەیر و سەمەرە ببینی بەڵام شتی نوعی نابینی. کاک سێمان جۆری کێشەکان چیمان پێ دەڵێت ئایا ئەم کابینێ دەتوانێت کێشەکان چارەسەرکە یاخود نا؟ هێشتا زۆر بۆ ئەوەی تۆ بڕێر بدەی ئایا دەتوانێت یان ناتوانێت من بۆیە دەڵم جۆری کێشەکان کێشەکان قوڵن و گرفتەکان گەورن و تەنگ و چاڵەمەکان هەرتەنا لە کوردستاندانین لە عێراقدان لە ناوچەکەدان و لە دنیادان و لەگەڵەوەشدا کورد پێویستە لە هەمویان ڕۆڵی کاریکەرێکی کە یاریکەرێکی زیرەک بدینێ لە ئاستی ناخۆشدا بە سەبارەت بە حکوومەت بە بڕای من وەکو گوتم ئەم حکوومەتەوە بدایەتی قسەکەم گوتم ئەم حکوومەتە بەقەدەوەندەی حکوومەتی هاوڵاتیان و پێشکردنی خزمەتگوزاری دەبێت لانیکەم لە ساڵی یەکەمیدا حکوومەتی تێپەڕاندنی ئەم قۆناغە و پەڕینەوەی کورد دەبێت بۆ قۆناغی داهاتوو کە قۆناغی دوای فدراڵیە و فۆکسی حکوومەت لەسەر پێشکردنی باشترین تەسەور دەکەم لەسەر پێشکردنی باشترین خزمەتگوزاری نابێ بەڵکو لەسەرەوە دەبێت کە دەربازی ئەم قۆناغە بکەوە قۆناغی دوای فدراڵی دا قۆناغی دروستکردنی دەوڵەتە یان شێوازێکی دیکەی حکمڕانیە بنیاد بنێ بەڵام ئەم حکوومەتە هاتۆتە سەر میراتێک کە میراتی بوێریکردنی کابینەکانی پێشخۆیەتی لە دەستبردن بۆ سامانی نوت و سامانە سروشتەکان خۆ دەزانی ئەم وڵاتە لە ئایندەیەکی نزیکدا مڕەشەح بۆ ئەوەی کە داهاتی تاک تایدا بەرز بێتەوە سامانی نیشتیمانی تایدا بەرز بێتەوە بەڵام بەمەرجێک کە چاودێریکردنی ئەم داهات و سامانە هەبێ و بەمەرجێک ئێمە بتوانین شەفافانە مامەڵە لەگەڵمە بکەین ئەم ئەزمەدارایی کە هەیە من پێم وایە ئەزمەیەکی ماوە کورتە ئەزمەیەکە لە 6 مانگی داهاتوودا ئەگەر بە شێوەیەکی شەفافان دەست ببرێت بۆ سەرچاوەکانی داهات و دەرامەت و بەکارنانی ئەو پارەی کە لە نەوت دەست هەرێمی کوردستان دەکەوێت بەتایبەت کە فرۆشتنی ئەم نەوتە پشتیوانی نێودەوڵەتی بۆ پەیدا بوو پشتیوانی ناوچەی بۆ پەیدا بووە دەگەنە قۆناغێکی تر و هیوادارم حکومە ئەم کابینە بتوانێت بیلەوە بکاتەوە کە تەنها ئەم نەوتە بە یەک ڕێگادا نەبات چونکە لەبارەی ململانە سیاسەکانەوە کە پێشتر هەبوون پێت وایە بەرجەستە دەبێت و ڕەنگ دەداتەوە لەم کابینەیە بڕۆم وایە کە ململانە سیاسەکانەوە خراونە فرێزەرەوە و ململانە سیاسەکان بە تەواوەتی کۆتاییان پێهاتووە لەسەر ئاستی شەخصەکان
کۆبوونەوەکانی کاگنوشوان لەگەڵ پارتی کۆبوونەوەکانی دادەی یەکێتی و گۆڕان یەکێتی و پارتی پێکەوە لایەنە سیاسی ئیسلامیەکان لەگەڵ هەر سەیەک لایەنەکەی تر بە بڕای من ناکۆتە سیاسیەکان دەخاتە ناو فرێزەرەوە واقعەکەش وایە وەکو گوتم واقعەکە داعش هاوسنوورتە و حکومەتی عێراقی لەولاوە مالیکی کە بخۆی بە دۆست و بە دەڕێگەی دموکراسی هەڵبژداوە ئەمڕۆ لە وتارەکەی داوای مەمەد ئەحمەد فەرمووی هەڕەشەی کردو هەڕەشەکان لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەزمونونەکەی زۆرن و لانی کەم خەڵکی کوردستانیش لە وێناکردنی ئەم قۆناغادا دەبێشانی بنەبەر پێماوەدەی میدیاش دەشێت ئەخلاقی مەمەڵە لەگەڵەوە بکات چونکە حکومەتێکە لە بەردەم کۆمەڵێک ملمنانێ و تەگەری گەورەدا دەبێت ڕەچای بەڵێ بەرەزان بۆ گواستنەوەی ڕای چەند هاوڵاتیەک لە سلێمانیەوە هێمن محمود پەیامنێرمان لەگەڵماندایە فەرموو هێمن. بەڵێ شوان ئێستا من لە چایخانەی شارم لە شاری سلێمانی لێرە و هاوڵاتیانی کە لەم چایخانەن سەرقاڵی ئەوان سەیری تیڤەکان دەکەن بۆ ئەوەی ئاگاداری ڕاگەاندنی یان ناچاندنی ئەوەی کە پەرلەمان بتوانێت داوە بە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم ژمارەیەک زۆر هاوڵاتی لێرەن هەمویان بەدەم و چاویانە ئەوە دەرەکەوێت کە ئومێدیان هەیە بەم پێکهێنانی حکوومەتە لە دوای ئەو چاوەڕوانی زۆرە من ئەمەوێت لە زاری خۆیانەوە بزانم هەستی ئەوان چۆنە لەسەر پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیەکم لەگەڵای ئەگەر یارمەتیمی بێتە ئەملا ڕەتچێ لەسەرەوەی کە پاش ئەو ماوە زۆرەیە حکوومەت پێکات. سەرەتا دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەیە دیارە ئێمە هەمومان ئەوە دەزانیت کە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نەبووە و هەمیشە لە بەرژەوەندی حزبەکانی خۆیاندا بووە. بەڵام من ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش گەشتبینم بە ئەم کابینە حکوومەتەوەیە هیوادارم باڵی تەبایی و باڵی یەکگرتووی و باڵی گفتوگۆ و لە یەکگەیشتن باڵ کێشێت بەسەر هەموو حزبەکانە و هەموو لایەنە سیاسیەکانە هیوادارم ئەم کابینەیە ببێ بەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک و هیوادارم ئەم کابینەیە ببێتە جێی ڕەزامەندی هەموو لایەک و هەموو ئەو کەسانەی هەوهایا خود هەموو ئەو کەسایەتیانەی کە لەنێو ئەو کابینەدا کار دەکەن هەر لە بەرپرسەکانەوە هەتا ئەگاتە تایکێکی بچوو هەوڵەکانی خۆیان بۆ بەرچەوەندی هاوڵاتیان بۆ خزمەتکردنی زیاتری خەڵک بەکاربێنن و ئومێدەوارم ئەمە دوایین ناخۆشی و نەهامەتی میلەتی کورد بێ و دەستی هاوکاری زیاتر و دەستی خزمەتی زیاتر بۆ هەموو لایەک درێژ بکەن سوپاس بۆ ئێوە ویتر بۆ پێشەوە. شوان هاوڵاتێکی زۆر لێرەیە کە هەمویان وەک پێم گوتی باس لە پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەت دەکەن. ژمارەکان زۆرە ڕەنگە زۆر باشش نەتوانین جوڵە بکەین تاوەکو بەسەریان بکەینەوە هاوڵاتیان زۆربەیان باسییان لەوە دەکرد کە ئەم پێکهێنانی کابینەیە لە پاش ئەو ژمارە زۆرە کە ڕۆژی بەسەرا تێپەڕی بە ئومێدن بووی لەبەرەوەی پێیان وایە لەبەرەوەی ئەم جارە زۆربەی لایەنە سیاسیەکان بەشدارن لە کابینەی هەشتەمی حکوومەتە بۆ چوونی جیاوازیان هەیە و پێیان وایە ئەم جارە ئەتوانن هەمیان پێکەوە کار بکەن. بەڵێ شوان سپاس بۆ پەیامێرمان هێمن محمود لە سلێمانیەوە من دوا ڕستە لە ئێوە وەردەگرم یادارم کورد بێت ئەم چەند ساڵەی داهاتوو چۆن دەبێت بەپێی بۆ چوونی تۆ هەمویان دەڵێن 4 ساڵی ئارامە بێت و 4 ساڵی بێکێشە بێت بەڵام بە بۆ چوونی من گۆڕانی گەورە ڕوەدا مەدەژ نییە گۆڕانکارەکان دڵخۆشکرد بن بەڵام بێگومان ئەم 4 ساڵی داهاتوو لە 4 ساڵی پێشوو ناچێت نە لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان نە لە ئاستی دەرەوە بەڵام ئەوە بە لطف و فەزڵی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ بەڵکو واقعی سیاسی ناوچەکە فەرزیە کاتە سەر عێراق و هەرێمی بەڵێ تۆ دەڵێکی دکتۆر محەممەد وڵات لە ڕووی ئەوەیە طبعاً ئێمە زانین ئەگەر بە تەواوی دابڕان دروست بێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی یعنی مەسەن ئاماژەکانی جواڵێن ئێمە نابێ پشت بۆ بەسینکەوە سەربەخۆییمان دەسەکەوێت لە ڕێی هەناردەکردنی نەوتەوە نەوتی هەرێمی کوردستان شکە نەتیجەکە ئێمە ئەسیری هەناردەکردنی نەوتە بین و هەموو اقتصادمان یعنی ئابووریمان اعتیماد دەکات لەسەر هەناردەکردنی نەوت وە بۆرەکەش بەدەستکێ بەدەست وڵاتی تورکیایە یعنی من زۆر وڵات دەستم لەسەر دڵمە یعنی وەکو ترسم جارێکی تریش وەکو ساڵی 1970 چۆن لە سەفقەیەکە شای ئێران لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوت و یعنی تەجربەی ئەو کاتە تەواو تێکچوو یعنی من ئێستا مەترسی ئەوم لێنیشت کاک سلێمان ئەم چەند ساڵی داهاتوو چۆن لێک دەدیتەوە پێت وایە چ شتێک لێکدانەوەیەکی جیاواز ماوەس ئەحمەد پێی وایە گۆڕانێک دەبێت و بە هەمان شێوە دکتۆر محەممەد ئاماژەی بە کێشە ئابوووریەکاندا تۆ دڵێکی لەم لە 4 ساڵی داهاتوودا بە بڕای من حکوومەتی کوردستان خاوەنی خاچێکی بەرینتر دەبێت کە خاچی تاوای کوردستانی عێراق دەگرێتەوە و
دەستکەوتەکانی کورد دەستنە قۆناغێکی دیگەی تاریخیدا سەبارەت بە ناوخۆ هەرێمی کوردستانەوە ببڕام وایە تا پێکەنانی حکوومەتی لۆکاڵی پارێزگاکان شێوازێک لە ململانی کەم لە سلەیمانی لەوانەیە بمێنێ و لە هەولێرش دەمێنێ بە پێکەنانی حکوومەتی لۆکاڵی لە پارێزگاکاندا بە تەواوەتی قۆناغی بنیادنانی حکوومەتی یەکگرزی نیشتیمانی لە شارەکان و لە سەرات حکوومەت دەچێتە واری جێبەجێکردنەوە و کوردستان ئارامێکی تاوا بەخۆیەوە دەبینێ هەرچەندە ئارامی لەوانەیە هەڕەشەی دەرەکی هەبێ بەڵام هەڕەشە دەرەکیەکان ڕێگرنابن لە بەردەم ئارامی کوردستان و ڕێگرنابن لە بەردەم ئەو گەشە پێدان و پەرەپێدانەی کە دێنە پێشەوە و بە بڕای من هەر لە هێشتاوە کابینی هەشتم باشتر وایە ئەوەی کە دکتۆر مەلا حەزەیدا باشتر وایە بۆ نمونە خاڵێکی فرۆشتنینەوە لە ڕێگەی ئێرانەوە بکاتەوە بۆی تەنها سەبەتەکان لە ڕێگەی لە تورکیا لە ناو تورکیا دادنێ و زیاتر لە شوێنەکە بێ ئەگەر مەسەلەن کوردستانی سووریا جێگیر بوو بە بڕام وایە کە حکوومەتی کابینی هەشتم هەوڵ بدات بە خێرایی سپاسەکەین سپاس بۆ ڕۆژنامەنووس ئەحمەد میرەروە سپاس بۆ دکتۆر محەممەد ڕەوف شارەزای ئابووری سپاس بۆ سلێمان عەبدوڵڵا ئەندای مەکتەبی ڕێخستنیەکەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان بەڵام بەڕێزان لەگەڵتان بووین بۆ ڕووماڵکردنێکی تایبەت سەبارەت بە متمانە بەخشین بە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە گەشتەکانی داهاتوودا هەموو پێشهاتەکان ئێمە ڕووماڵی دەکەین لێن ئەرتیەوە شاد و بەختەوەرن.